بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک ورگە و بابەتی جیاواز لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە لەگەڵتانە. سڵای خۆتان لەوێ دۆستان و بینەرانی عەزیزی ئێمە هیوادارین کاتتان دروست باش بن. ڕۆژ لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی کۆمەڵە ورگە و بابەت کە بۆمان ئامادە کردوون. هیوادارین سەرجەم ورگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێی سوود و ڕەزامەندی ئێوە بێت. لە ورگە و بابەتانی ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون لە بەش یەکەمی بەرنامەکەماندا و تەوەری یەکەممان تایبەت دەبێت بە یادگە و بەهێزکردنی مێشک. هەمومان ڕۆژانە تووشی گرفتێک دەبینەوە کە لە بیرچوونەوەیە یاخود ئەگەر بمانەوە شتێک لە بەرکەین هەمیشە گرفتمان بۆ دروستە بێ. بەڵام لە خۆشبەختانە ئێستا کۆمەڵێک ڕاهێنان هەن بۆ بەهێزکردنی مێشک و یادگەی ئێمە کە دەپرسین ئاخۆ یادگە چیەوە ئەو ڕاهێنان و تەکنیکانە چین کە ئێمە دەتوانین سوودیان لێ ببینین بۆ ئەوەی کە مێشکمان بەهێزتر بکەین و بتوانین زانیاریەک بۆ ماوەیەکی زیاتر هەڵبکەین لە مێشکماندا. دواتر بە مێداری دکتۆرێک باس لەو بابەتە دەکەین. وڵایزان لە بەشی دووەمی پرۆگرامەکەشمانە باس لە هۆنراوە یاخود شێعرێکین ئەدەبیات وەکو بەشێک یان وەکو کەرەستەیەک وەکو ڕێگایەک بۆ کاری بانخوازی دیارە ئەدەبیاتی عیرفانی و شێعری عیرفانی لە مێژووی شێعری کلاسیکی کوردی و وەروە شێعری نوێژ کاریگەری و ڕۆڵ و وەروە پانتایەکی زۆری لە نێودنیای ئەدەبدا داگیر کردووە. دەربارەی کاریگەریەکان و وەروەها ڕێگای بەکارهێنانی شێعری وەروەها شێعری عیرفانی و ئەدەبیاتی عیرفانی بۆ کاری بانخوازی بانگەواز گفتوگۆ دەکەین. بەڵێ عەزیزان لە تەوەری سێمیشماندا لە ئێستادا باس لە بابەتێک هەیە ئەویش وەرگێڕانی زمانی کوردیە لە گۆگڵە. گۆگڵ یەکێکە لەوانەی کە یەکێکە لەو شتانی کە ڕۆژانەمان بەکارهێنین و هەمیشە سەرچاوی کوردی کەم بۆ یەکێ لەو گرفتانەی کە ڕەنگە زۆربەمان ڕوبەڕوومان بێتەوە ئەوەیە کە نەمانتوانی بێت وەرگێڕانێکی باش بکەین. بەڵام خۆشبەختانە ئێستا لە گۆگڵە زمانی کوردیش هەیە گەنجێک بەناوی بۆکان چاف ئەمە زیاد کردووە بۆ گۆگڵ و ئێستا بەکارهێنەرانی دەتوانن سوودی لێ وەربگرن. باس لەوە دەکەین ئەو پێشکەوتانە چییە کە ئەنجام بیدا و ئەمە چۆن دەتوانین سوودی لێ ببینن و دەکرێت چی گۆڕانکاریکی تێدا بکرێت. چەندین بابەتی تر لەگەڵ میوانەکەماندا لە تەوەری سێمدا باز دەکەین و دەستپێکیش وەک هەمیشە دەچینە لای پێشبینیەکانی پێشوە. بەڵێ دیارە هاوکارانمان ئاوازێکی خۆشیان بۆ ئامادەکردین لەگەڵ کۆمەڵێکی دیمەنی جوانی ڕەنگ ئاڵتوونی و ناوچەکانی جیاوازەکانی کوردستان و دیاریکراویش ناوچەی هەورامان. هونەرمەندی دەنگخۆش کاک بەهرۆز بەڵخەیی ئاوازێکی خۆشمان بۆ خوێنێ بەم بەیانیە بۆی تۆزێک مێشک و دڵ و دروونمان ئارامتر بێتەوە بە ڕۆحێتێکی جوانەوە بتوانین بەردەوام بین پێکەوە بینەر دەبین.
جسر برزاوي يان مرقي لامي فيتو جسر برزاوي خواقي لامي كوفيكو خم جنبي جلالامي يان في دنيا كوتو غم جنبي جلالامي يان في دنيا كوتو صيري هوارقي من عزيزان كردم الهوار شو قرقران بيدردم السرقرداني قيلامي قيان وسري بزوانا دياني شويون قيان راقي دياني شويون ين راقي يا رانا نقام كردي هوار من بياضي جاران يا قرا يا قن يا لجنين يا ران دنيا فلاني خواتويني جبت شمية الصاتي وجوشين يا صالح صاتي وجوشينك يا صالح موتم جسر برزاوي ينقلامي كوبيكو غم جنبي جلالامي ين في دنيا كوتو غم جنبي جلالامي خوا في دنيا كوتو لای زۆر بمان پرسیار بێ ئاخۆ دەکرێت ڕۆژێک بێت و کە مێشکمان بەهێزتر بێ یاخود ئەو شتانەی کە هەمیشە بیرمانەچێتەوە ڕۆژێک بتوانین بە ئاسانی بە بیری خۆمانی بهێنینەوە ئایا ئەو ڕاهێنان و بابەتانی کە باز دەکرێت لە بەهێزکردنی مێشک و یادگەیە تا چەندێک ڕاستە و دەکرێت سوودی هەبێ ئەمڕۆ باسی ئەم تەوەرەیە دەکەین بە میوانداری دکتۆرە شایستە ناجی ڕاهێنەری یادگا. دکتۆرە بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونت لە فێر. زۆر سپاسانەکەم. بە سەرەتا بزانین یادگە چییە؟ سەرەتا بە ناوی خوا زۆر سپاسانەکەم بۆ بانکێشتەکە. یادگا ئەتوانین بە کورتی پێناسی بکەین بڵین
میکانیزمێکی ئەقلی چالاکە بۆ جێبەجێکردنی کاروباری ڕۆژانەمان ینی شتێکی تا ڕادەیەک با بڵین مجەسەم نییە شتێک بەدەستی لێبین میکانیزمێکە زیاتر و یادگە شتێک ئەوە نییە بڵی تر کەسێک ئەگەر زیرەک بێت ئەمە یادگەی باشە لە مەکتەب مستەوای باش بە یادگەی باشە و بە پێچەوانەشەوە فیسیۆلۆجیکەڵی با بڵین بە شێوەیەکی فەسلەجەیی هەمومان مشکمان هەمان پێک هاتەیە با بڵین هەر خانە دەمارەکانە دەمارەخانەکانە نیرۆنسێڵەکانە تەوەرەیان هەیە و بۆ شێوەیە بەردەوام ئەبێت یعنی فیسیۆلۆجیکەڵی هەمومان نفسی مێشکمان هەیە نفسی شتمان هەیە بەڵام ئەوەی کە گۆڕانکاری لە بینی مرۆڤەکانە ئەکا کەسێک ئینجازێکی باشتر هەیە کەسێک ئینجازەکەی زۆر باشنی وەکو ئەو ئەکەوێتە سەر ئەوەی کۆمەڵە هۆکارێکی زۆری هەیە جەنەتیک یەکێکە لە هۆکارە زۆر سەرەکیەکان بۆ ماوە با بڵین و هۆکارەکانی کەش هۆکاری تاکە کەسی هۆکاری ژینگەی و هۆکاری زۆرمان هەیە کاتە یەک لێرە بۆستانێ بکەین کاتە ئەوە دەگەێنێت کاتگەی هەمومان وەک نییە یعنی دەکرێت بەڕاستی یەکێکمان مشکی باشتر بیان یەکێکمان مشکی باشتر نەبێت بەدڵنیاییەوە بەڵام ئەوە ناگەیەنێت کە کەسێک مشکی باش بوو ئەوە شتێکی زۆر مهمی تایە و مشکی زۆر جیاوازی دروست کرا و دروست بووە لە کەسێکە بەو جۆرە نەبێت بگرێ بە پێچەوانەوە ئەگەر بگری کەسێکیش بێنین با بڵین جەنەتیکەڵی بۆ ماوەی یان مشکێکی زۆر باشی بۆ نەهات بێتەوە لە باوانیەوە یان لە ئینڤەرمنتێکی وایە لە جنگەیەکی وایە نەبوو بێت مشکی زۆر باش بوودیان کۆمەڵە تەسیراتێکی کەی لەسەر بێت لە چاو کەسێکە کە بە پێچەوانەوە زۆر باش بوو بێت معنای ئەوە نیە بەم بڵین کەسێکی بێتوانایان کوردی خۆمان زۆر ئەوە بەکارین فلانکەس تەمەڵە فلانکەس زیرەکە هەمومان وا دروست بووین زیرەکین و ئەشتوانین زیرەک بین و ئەو کەسانەشی کە یادگەیەکی باشیان نییە ئیمکانێتی ئەویان هەیە و ئەتوانن تەنها ئەگەر بیانەوێت یادگەیەکی زۆر باش بەدەست بێنن گرفتەکە لە بیانەوەیەکەیە ینی پێم وانە هیچ کەسێک نهێوێ بەڵام ئەوە هەر بەدەمەیان ئەبێ کردداری پێویستە من چۆن بمەوێ یادگەم بەهێزتر بێ بە یەک جار شتێک وەرناگرێ لە مێشک مادیسان لە بیرمە چێتەوە تەکنیکی نوێمان هەیە سەرڕایەنانی نوێ هەیە ڕێگا هەیە بەدڵنیاییەوە ئەتوانین ئەوە بە جۆرێک شەرح بکەین بۆ هەموو کەسێک لی تێبگە چۆن تۆ ئەگەر بتەوێت جسمێکی باشە هەبێ سەحەتێکی باشە هەبێ کە ئەچی بۆ لای مدەڕێبێکی قاعەیەک لێ ئەپرسی چی بکەم یەکەم شت بە خواردن دەست پێەکە ئەڵێ ئەو خواردنە باشە و لایانی دەرونی مێشکە ئەبێ سافکەی لەگەڵیشیا خواردنەکانی باش بێ چکە جستەیەکی باش یعنی خواردنێکی باش نەبێ جستەیەکی باش نەبێ و کە پێشی ئەڵی ئەمەوێ مەسەرن ئێستا بە تایبەتی زۆر مۆدێلە ماسولکەیەکی وام هەبێ بایسەپسم وا بێ فلانشتم وا بێ و جسمم زۆر بە خێرایی وای لێبێ یەکسەر پێتەڵێ یعنی تو ئەگەر ئەم ڕاهێنانە نەکی لەگەڵ ئەو خواردنانە بۆزبووتی بەکار نهێنی کاتێکی باشی نەیە تێ بەدەستی هێنی يعني شتێکی لۆژیکە نەخێر کەسمان ناتوانین بەس بە خەیاڵکردن بڵین تۆ ئەتوانی جستەیەکی واتە بێت و ئەتوانی شتێکی واتە بێ بەس لە جێگەی خۆمەوە دانیشم خۆ من ئەتوانم فلان خواردن بخۆم و ئەوە بکەم و ئەوە بکەم یەڵا ئەتوانم ئەو جستەیەمە بێتی بەدانیشم بیری لێ بکەمەوە بەدەستی ناهێنی چەند مهمە بۆ گەورەکردنی ماسولکەیەک تەمرین بکەی دوو ئەوە مهمە مێشکمان بە هەمان شێوە هەم پێویستی بە خواردن و مەزاجێکی سافەیە هەم پێویستی بەڕاهێنانە هەتا ئەو کاتە زۆرنەی بەڕاهێنانکردن ناتوانی بەدەستی ینی ناتوانی ئەو ئینجازە ئەو گۆڵی کە هەتا بەدەستی بێنی لە یادگەتە ئەوش بە هەمان شێوە ڕاهێنانکردنی دکتۆرە جۆرەکانی یادگە کامانن و ئەو ڕاهێنانە ئەو نەقورسە يعني چۆن ئەڵێ ئێسێمە کە باسی قاعاکەن ئەڵێن وڵاکاتێکی زۆری و ڕەنگە هیلاکەتێکی زۆر بێ و ئارەق بکەینەوەوانە تۆ باست لەوە کرد ئەمەش ڕاهێنانە ئایم ڕاهێنانەش قورسە یان چی بەدڵنیاییەوە بۆ کەسێک قورسە کە هیچ خۆی بۆ مالوو نەکردوێ و نەشی خوێن بێشتەکە لە ئەوڵەوە پێی بڵێ ئایا ئەتوانی بۆ با بڵێن سی وشەم بە یەک دقاسی وشەم بۆ لە بەرکەی بەڕیز و بەڕقمیش ئەو پێم بڵیتەوە ئێستا من ئەو پرسیار لە تۆ بکەم لەوانەیە مەسەن لە ئەوڵە زۆر بلاتەوە سیر بێ بەس لە منی بکەیکەم شتەکەم خوێند بێت تەمرینم لەسەر کرد بێ ئەڵەم جا ئەوە چییە بۆم کە بە 50 وشە وردە زیاتری کە تا تەمرینی زیاتر بکەی با بڵێن کاتەکە و کەمتر ئەبێتەوە بەدڵنیاییەوە ینی شتێکە ئەتوانی ئەوە بەدەستی بێنی و قورسی ژنیە چۆن ڕاهێنانەکە بۆ کەسێک ئێستا لەوانەیە لە ئێمە بپرسن کەسمان تایپی جیم نەبین پێمان بڵێن ڕۆژانە 2 ساعت 3 ساعت دیاری بکە بۆ ئەوە قورسە بەلامانە و ئیش ینی لێ نابڕین تا لێ نەبڕیت ناگەی بەو ئیمەی کە هەتا یادگەش عینی شت ینی تۆ ڕاهێنانەکان قورسن ئەگەر دەست پێ نەکەی لەگەڵ دەست پێ کرد ئاسانە بێ بەنسبەت ئەو پرسیارە کە ئەڵەی جۆرەکانی یادگە بە چەند جۆرێک یادگە دابەش ئەکرێت یەکێک لە جۆرەکانی دابەشکردنەکەی یادگەی ئۆتۆماتیک و دەستکردا یادگەی ئۆتۆماتیک چییە ئەو یادگەیە کە هەمومان هەمانە ینی ئەوی کە بۆمان ماوەتەوە با بڵێن و ژینگە تەسیری هەبووە لە سەری فڵان کەس باوانی زیرەک بوون و ئەمیش بە زیرەکی هێناوێتی یادگەی دەستکردیش ئەوەیە ئێمە ئەمڕۆ باسی لێ ئەکەین و ئەتوانین خۆمان بەویستی خۆمان ئەگەر بمانەوێت و لێ ببڕین یادگەیەکی باش دروست بکەین
جیاوازیکی زۆر واضح هەیە لە بینی ئەم دوو یادگەیە. یادگەی ئۆتۆماتیکی ینی ئەگەری ئەوەی کە لاواز بێت زۆرترە. هەر بۆ نمونە لەوانەیە کەسێک پێشتر زۆر زیرەک بوو بێ با بڵین لە باوکە بە پرسیرانێ بڵێ ئێستا تواناکەی جارانم نەماوە، ئێستا ناتوانم وەکو جاران ئەو شەیە لە بەرکەم. قسە زۆرە بیستین زۆر ئەی بیستین لەبەرەوەی ئەمە یادگەی ئۆتۆماتیکی کەسێکەیە. بەڵام یادگەی دەستکرد زۆر بە پێچەوانی ئەوە هەم متمانی زیاترە هەمەگەری بەهێزکردنی زۆر زیاترە. کەس زۆر هەبووە نمونەی زۆر زیندومان هەیە کە با بڵین یادگەیەکی باشینە بۆ دەرەجەیەکی باشینە ناوە لە مەکتەب، ئێستا کەسێکی تابڵی ئەبقەریە و بە کاتێکی زۆر کەم ئەتوانێت چەنە هاو شەو بۆ لە بەرکات بۆ چونکە تەکنیکەکانی یادگەی دەستکردی بەکارێناوە کە ئەتوانین بەهێزیان بکەین. چەند جۆرێکی کەشمان هەیە لە دابشکردنی یادگا بەپێی جۆری ماوەی مانەوەی زانیاری با بڵین زۆر ناچمە دیتێڵیانەوە بە کورتی باسییان نەکەم. بەپێی جۆری مانەوەی زانیاریەکان یادگەی هەنووکەی و ماوە کورت با بڵین شۆرت تەرم مێمریمان هەیە لەگەڵ یادگەی ماوە درێژ لۆنگ تەرم مێمری. هەروەها بەپێی جۆری هەستە وەرگرەکان ئێمە لە ڕێگەی 5 هەستەکەەوە زانیاری وەرئەگرین ئەمانە شەریەکان و یادگەی خۆی هەیە، یادگەی سەمعی و بەسەڕی و لەمسی و تام و بۆن و یادگە لەمسیەکەش ئەکرێ بە دوو جۆرەوە هەم یادگەی لەمس و دەستلێدان و با بڵین لەگەڵ ئەوەشا یادگەی جوڵەییشمان هەیە کە ئەمە یەکێکە لەو یادگانەی کە زۆر درنگ زانیاری و بیر ئەچێتەوە ئەگەر بەو جۆرە وەریگری بۆ نمونە فێربوونی مەلەوانی پاسکیل سواری بە مناڵی فێر بووبی مدەتێکی زۆری ژنێکی دوایی پاسکیلێکە بۆ دانیان هەر لێ ئەخوڕیتەوە بێبیرکردنەوە ئەمە لە مەسڵ میمریەک سێڵەکانە ئەمێنێتەوە با بڵین لەو دەمارەخانانەی کە لە ماسوولکەکانە هەن و ئەو زانیاریەشی کە بە زیادگەی جوڵەیی وەری ئەگری لە زۆری زانیاریەکانی کە زیاتر ئەمێنێتەوە. کاتە با ئێمە نمونەیەک بینین با بڵێن کەسێکمانەیە هەر ئایکی زۆر خراپە یادگەی زۆر باش نییە لە نێو کەوانەیە کە ئەو دەستەواژەی لە کۆمەلگای کوردی بەکار تەمەڵە ئەمە بۆی بتوانێت بێتە ئەو ترێنینانەوە بتوانێت بەشدار بێ بۆی کە یادگەی بەهێز بێ بە شێوازێکی ستاندارد ئەوەی کە هەیە دانراوە تاقیکراوەوە چەندێکی پێویستە چەند کاتیەوێ چەند مانگیەوێت بۆی بتوانێت یادگەی بەهێز کە ئاستی زانیاری و ئاستی بەهێزی مشکی فراوانترکە بەهێزتر بکە. جوابی ئەم پرسیارە ڕقەمێک نییە بڵام مەسان بەگشتی ینی لە 6 مانگا ئەکرێ کەسێک گۆڕانکاری بەسرا بێ لە ساڵێک کەمتریش ئەگەر کەسەکە بێوێت باسی خراپترینی ژەکەنی لە خراپترین حاڵەتە ئەگەر بێوێت و بەردەوام بێت لە ڕایەنانەکان با بڵین ڕۆژی سەعاتێک بۆ 2 سەعاتیش زۆرنا بۆ تەمرینەکانی یادگەدانێت بە ئەکیدی ئەتوانێت چکە شتەکە ئەگەر ئەوانەی دەورەکەیان خوێند بێ زۆر ینی لە شتەکە لە وەزعەکە تێگەن شتێکە متعی هەیە ئەوە نیە بڵێ من تەنها لاپەڕەیەکە بەمێ بڵێم بڕۆ بە 2 سەعات بۆم لەبەرکە وەرەوە تەکنیکەکان ئەوەنە خۆشن وەکو یاریکردن وایە ینی تەنها دەگەر بیان خوێنی حەزەکەی لەگەڵ ماڵەوە دانیشی جێ من خۆم وام ئەکرد تقریبا ساڵی 2010 بوو دەورەی یادگەم خوێند لەگەڵ مامۆستا ئاوات لە هەڵەبجە طبعا دەورەکە ئەو کاتە ئەو تێر و تەسەلی ئێستا نەبوو چکە ئێمە ڕۆژ بە ڕۆژ تەکنیکی زیاتر ئەهێنە دەورەکەەوە ڕۆژ بە ڕۆژ تەمرینی زیاتر فێری تەلەبە ئەکەین ئەو کاتە تەنها چەند تەکنیکێکی کەم بوو چی فێر ئەبووم طبعا لە فێربوونە ئەو شتێک کە وەری ئەگری ئەگەر بیبەخشیتەوە لەگەڵ کەسێکی کە یا شێریکی هاو بەشی پێ بکەی زۆرتر لە مێشکتا ئەمێنێتەوە ئەمە سەلمێنراوە شتەکە ئەنجا عادەتەن کە شتێک فێر ئەبێ مناڵ تەلەبە هەر چی بەشێکی لەگەڵ ڕەفیقێکی لەگەڵ ماڵەوە یا تەمرینەکان بکەیتەوە زۆرتر ئیسفادەی لێ ئەەکەی ئەویش بە هەمان شێوەیە یعنی زیاتر لێ بڕێکاتی زیاتری بیتە بە دڵنیاییەوە ئەتوانیت باشە بەگشتی بە دووسێ نمونە بڵێ ئەو ڕاهێنانە چین بۆ نمونە ئەگەر چەند نمونەیەکمان پێ بڵێ لەو ڕاهێنانەی کە بۆ نە تۆ ئەنجامی ڕۆژانە بۆی کە مێشکە بەهێزتر بکەیت زۆر باشە تۆ یەکسەر ئەگەر بتەوێ بچیتە ناو ڕاهێنانەکانە ئەو بێ پێشتر تەرکیزی خۆتە چاکرد بێ اینجا ئەم ئەبێ سەرەتاوی کاتە ئەساسیات هەیە ئەساسیات هەیە تەنها تا ئەساسیاتەکان و بنەماکانی بەیاد سپاردن جێبەجێنەکەی ناتوانانی یەکسەر داخلی تەکنیکەکان بی چکە تۆ نەزانی بنەمای شتێک چیە مەبدەئی شتەکە چیە ئەمەلیشی پێ ناکەیت ئەویش بە هەمان شێوەیە یەکێک لەو شتانی کە زۆر مهمە لە یادگەیە تەرکیزی بخەینە سەر خودی تەرکیز خۆیەتی بۆ پێناسی تەرکیز بڵین تەرکیز چییە زۆر بە کورتی تۆ ئەگەر بتێ بزانی ڕەش چیە بێ ڕەنگی ڕەش سپی و شان بن ینی ئەو کات تا ئەکسەکەی نەزانی خودی شتەکە چییە تەرکیزیش زۆر بە کورتی ئەتوانین بڵین پێچەوانی خەیاڵ بڵاویە پێچەوانی خەیاڵ ڕۆشتنە هەر کاتی هەوڵەیە خەیاڵی کەم کەیتەوە خەیاڵ ڕۆشتنە کەم کەیتەوە معنی ئەوەیە تۆ لەو دقەیە تەرکیزی هەیە جارواتە لە بە ساعاتێ بە دیار وەرەقەیەکەوە دانیشێ ڕەنگە بە 5 دقە لەبەریکە بەڵام کە خەیاڵی ئەڕوا و تەرکیزی نابێ ڕەنگە زیاتری پێ بزەبێت ئەنجا تۆ پێش ئەوەی بیت تەکنیکێکی بەیاد سپاردن بەکاربێنی ببیت تەکنیکی تەرکیز بەکاربێنی بزانی ئەو شتە چیە کە تەرکیز زیاد یعنی بەچی تەرکیزە زیاد ئەبێ ئێمە زیاتر حەزەکەم زۆر تەرکیز بخەمە سەر ئەم خاڵە ئەوەی کە ئەو شتانە چین تەرکیزمان زیاد ئەکەن
طبعا هەر شتێک کە ئەنجامەیە هەردوو لای مێشکتێ بەکارهێنا با بڵین مێشک خۆی دوو نیوەگۆیە نیوەگۆی لای ڕاست و نیوەگۆی لای چەپ ئەگەر لە کاتی جێبەجێکردنی ئەرکێکە هەر شتێک بێ هەردوو نیوەگۆی مێشکتێ بەکارهێنا ئەو کۆنێکشنانی کە لە بینی مێشکایە و ینی وای لێت خەیاڵە تەنها لای ئەو شتەیە چکە من کە قسە لەگەڵ تو ئەەکەم و خەیاڵ ڕۆشتە بۆ شوێنێکی کە نیوەگۆیەکم لە لای توێ نیوەگۆیەکی مێشکم خەیاڵی ڕۆشتووە بەس شتێکم بەکارهێنا تەمرینێکم بەکارهێنا هەردوو لای مێشکم لە هەمان کاتە خەریکی ئەو ئیشەبوون معناوەیە من تەرکیزمەیە کەواتە ببین بیر لەوە بکەینەوە چین ئەو تەمرینانەی ئەو شتانەی کە هەردوو نیوەگۆی مێشکم بەیەکەوە ئەخاتە ئیش هەردوو نیوەگۆی مێشکم بەیەکەوە ئیژەکە بۆی شتەکە ببێ بە تەمرینی تەرکیز اینجا تەمرینی تەرکیز خۆی لە خۆیە جۆرێکە ئەگەر زۆر بیکەی ئەبێ بە ڕۆتین کە بوو بە ڕۆتین لە تەمرینی تەرکیزا نامێنێ کەواتە ئەبێ شتێک بکەی خەیاڵی لە لای لی نەڕوات یعنی شتەکە ڕۆتین نەبێ عادەتەن مێشکمان هەر کەسە و بە جۆرێکە هەندێکمان مێشکی لای ڕاستی با بڵێن خەریکی ژمارەکاری ئەبێت و لای چەپی خەریکی زمانەوانی و ئەدەبیات دەبێت ڕیسێرچی زۆر لەسەر ئەوە کراوە کە با بڵین لای ڕاست زۆرتر خەریکی لۆجیک و بیرکاری ئەوانە ئەبێت و لای چەپ زیاتر خەریکی با بڵین ئەدەبیات ئەبێ و هەنێک لە ڕیسێرچەکانیش لە هەنێک کەسا بە پێچەوانەوە سلمانویانە کەواتە توانین بڵین بیسیکێک نییە شتێکی بنەڕەتینە بڵێن تەنها لای ڕاستم فلان شتە لای چەپم فلان شتە بەپێی ئەوەی کەسەکە دەستی ڕاست یعنی ڕاستی دۆمینەنتە بەدەستە ڕاست ئەنووسیان ڕاستەیە یان چەپەیە ئەگۆڕێت ئەوانی کە چەپەن بە ئەکسی ئەو کەسانەوەی مەشیان کە ڕاستن ئەم شتانە ڕیسێرچی زۆریان لەسەرم بەڵام کە تەمرینێک ئەەکەی هەم شتی ئەدەبیاتی تیابێ هەم شتی با بڵین ژمارکاری تیابێ هەردوو نیوەگۆی مێشک بەکار ئەهێنی یەکێک لەو تەمرینانە هەموو ینی پێم خۆشە هەموو کەسێک فێر بێت و بیکە زۆریش تەرکیزی ئەخەمە سەر و خۆم زۆرم حەز لەیەتی ژمارنی ژمارەیە بە پێچەوانەوە نەک تەنها بڵێم مەسەلەن 1998 ئەمەنا چکە ئەو شتێکی ئاسانە و ئەش بێ بەڕۆتین و هەومان ئەتوانین بیکەین بگرە بەکارهێنانی شتێکی زمانەوانی لەم تەمرینەیە بۆی قورستریکەین بۆی هەردوو لای مێشکمان ئێستا من قسە لەگەڵ تۆ ئەەکەم خەیاڵ لای پرسیارەکەی تۆ بێ ناتوانم ئەم تەمرینە جێبەجێکەم بەس پێم بڵێ تەمرینەکە بکە جێبەجێ ئەەکەم بۆ چکە تەواوی تر تەرکیزم لە لای ئەوەیە کە ژمارەکان ئەژمێریم ژمارەیەک مەسەلەن هەم بە ئەکسەوەیەمەوە ئەوە لایەکی مێشکم بەکارێنا بۆی ژمارەکانم بۆ ڕێخا پێچەوانەوە لاکێکی مێشکم بەکارێنم زمانەکە ئەگۆڕم مەسەلەن ژمارەیە گەڵێم 99 ناڵم 98 بۆ ناڵم 98 ئەگەر بە ئینگلیزی ئەو کاتە بۆ نمونە من مەسەلەن ئینگلیزیم باشە ئینگلیزی ئەزانم ئەو ئەکەم کەسێک عەرەبی باش بێ ئەتوانێت ئینگلیزی و عەرەبی تیا بەکاربێنێ تەلەبەیەک تورکی بزانێ کەسێک تورکی بزانێ ئەتوانێت ئەو ژمارانەی تیا بەکاربێنێ جا ئەمە ئەوکو یاریش زۆر خۆشە لە ماڵەوە بیکەی هەم تەرکیزیا ئەکا و هەم شتێکە و کوتم هەموو ڕاهێنانەکانی یادگا جۆرە متعەیەکیان تایە یعنی خۆشی لێ ئەبینیت کە تەمرینەکان ئەەکەی مەسەلەن تۆ ئەو کاتە ئەتوانی براوە دیاریکەیت با بڵین ئێمە ئەیکەین تۆ ئەڵێ 98 ئەو گوتی 97 کەوتووە بێ بڵێ 97 من ناڵێم 96 ئەبێ بڵێم 96 و بەو جۆرە بەردەوام بێت چەند کەس بن بەم جۆرە بەردەوامە بن فکرەیەکی کەش بۆ ئەو کەسانی کە بەتەنها بن مەسەن بەتەنهایت ئەتەوێت تەمرینێکی تەرکیز بکەی ینی کەسی کەو لەگەڵانیە ئەتوانی شتێکی کە بەکاربێنی هەر ژمارەکان بەکاربێنی بەڵام طبعاً شتی زۆر هەیە بە ژمارە ئەتوانی بیکەی بەدڵی خۆت ئەتوانی یاری بە ژمارەکان بکەی بۆ نمونە دوو ژمارە دیاری ئەەکەی یەکێکیان نیتە خوارەوە ژمارەیەکیان ئەچیتە سەرەوە چۆن مثلا من 24 هەڵ ئەبژێرین لەم لاوە لەو لاوە بڵێن 38 24 یەکتە خوارەوە 38 ئەچیتە سەرەوە ئەنج ئەمەیان تەرکیزێکی زۆر زیاتری ئەوێ ساڵی 24 23 38 39 ئەبێ بیرە بێ ئەمە 23 بوو ئەبێ بە 22 ئەمەیان 39 کە ئەبێ بەچل ینی بەو جۆرە ژمارەیەکیان نیتە خوارەوە تەرکیزێکی زۆری ئەوێ ژمارەیەکیان وردە ئەچیتە سەرەوە باش ئەم ڕاهێنانانە ئەبێ کاتی بێ ئیتر تۆ سوودی لێبینیان بۆ نمونە کەسێک کە ئێوە یادگەی بەهێزکە ئەبێ بە درێژایی ژیان ینی بۆ نمونە ئەم ڕاهێنانانە ناوبەناو بکا بۆ ئەوی کە مێزشکی بەهێزتر بێت وەکو پێم وتی ڕاهێنانی تەرکیز کە زۆر کردە ئەبێ بە ڕۆتین بۆ نمونەیەکێکە لە ڕاهێنانەکانی تەرکیز بەکارهێنانی هەردوو دەستمانە هەریەکەیان و بە طریقەیەکی جیاواز با بڵین بە جوڵەیەکی جیاواز با بڵین لای ڕاستی مێشکمان عادەتەن خەریکی لای چەپی جەستەمان ئەبێ لای چەپی مێشکمان خەریکی لای ڕاستی جەستەمان ئەبێ ئەو تەمرینەی مەسەلەن ئەم پەنجەیە و بکەیتەوە لەم دەستەیە ئەم پەنجەیە بکەیتەوە باشە اینجا دایان خەی لە جوڵی داهاتوە بە عکسەوە ئەگەر ئاوا بێت ئەوە زۆر ئاسانە بەس بەم جۆرە بێ خۆش دووبارەی کەرەوە دوایی تەرکیزێکی زۆری ئەوێ بەس کە ئەمە ئەوەنە کرد مامۆستا لێکەما فەشەلێنە تەرکیزی لە لای نەبێ بە تەواوەتی ناتوانانی مەسەلەن یەکێکی کە لە شتەکان ئەم دەسەم ئاوا ئەژوڵێنم ئەمەیان ئاوا ئەژوڵێنم ئێستا بۆ نمونە بۆ من ئەمە بوو بە ڕۆتین یعنی ئەمە تەمرینی تەرکیز نییە کەواتە هەر شتێک زۆر دووبارەی کەیتەوە بوو بە ڕۆتین لە تەمرینی تەرکیزا نامێنێت ئەگەر بمەوێ عەفو
ئەگەر شتەکە بالفعل بۆ جوابی پرسیارەکە و هەمومان پێویستمان بە تەمرینی تەرکیز هەیە و بەردەوامیش چکە تەرکیز شتێکە من ئێستا لەوانەیە مەشغەڵەتێکم هەبێ مشکلەیەکم هەبێ خەیاڵم بڕوات نتوانم ئەو تاسکی لە بەردەستمایە ئەو با بڵێن ئێستا سعیم هەبێ ناتوانم بیکەم بۆیە ئەبێ پێش ئەوەی داهەڵ بم تەمرینێکی تەرکیز بکەم بەس ئەو شتە ناکە پێشتر بۆم بووە بە ڕۆتین یعنی ئەو شتە نەبێت کە تەمرینێک بێ بێت بە ڕۆتین لە ژیانما وردە تەمرینەکان زۆرن و شتی تازەش زۆرترە ئەتوانی خۆشە هەر بە پەنجەکانە با بڵین 10 تا 12 تەمرینی زیاتر هەیە ئەتوانی بیکەی هەر لایەکیان و بە جۆرێک بجوڵێنی مهم ئەوەیە شتێک نەبکەی کە بوو بێت بە ڕۆتین بۆ تەمرینی تەرکیز و نەژوەستی نەڵێ من لەم دقەیە ئیتر تەرکیزم ئەوە نەمهمە تەواو بۆ نمونە من خۆمێکێک لەو تەلەبانی لە مەکتەب پێم خۆش بوو خەیاڵم بڕوا زۆر جارکە مامۆستا دەرزەکەی زۆر دووبارە ئەکردەوە هەتا لەبەی کە پرسیاری بکردایان شتێک لی بێزار ئەبووم یعنی حەزم ئەکرد من خەیاڵم بڕوا بۆی شتەکەش دووبارەکردنەوەی زۆر هەنێک کەس پێی بێزار ئەبێ بس ئێستاوامان لێ هاتووە شتەکان ئەوەنە زۆر ئەبن چکە عادەتەن کە تەلەبی مەشغەڵەت زۆر کەمترە ئەنجا ئێمە لەو کاتیا سوشیال میدیا وشت زۆر کەمتر بوو کە هەش بوو هەر طبعا نابێ بێڵن بەکاری بێنی دەبێ و کەسانی کە لەگەڵتن واو لێ بکەن کە بە تایبەتی ئەوانەی کە پۆلی دوانزەنیان لە مەکتەبن بە هیچ جۆرێک من لەگەڵ ئەوەیانی سوشیال میدیا بە هیچ جۆرێک بەکاربێنن جگە لەوەی ئێستا هەنێک گروپات و شتەیە مامۆستا پرسیارێک شتێکی لێ بکەن لە ڤایبەر و ئەوانە بۆ مۆبایلی دایکیان لەبەرەوەی زۆر ینی مەشغوڵ تاکە با بڵێن فیشی زۆرە بۆ دروست ئەکات مەژەڵەتی زۆرە بۆ دروست ئەکا بەس بۆ ئەوەی تەرکیز بێنیتەوە لای سایەکە خۆی بۆ خۆی لەوانەیە سەعاتێکی بێت خەیاڵت لە مۆبایلەکە بڕوات لەبەر ئەوە شتەکان هەتا تازەتر بن بۆ تۆ ینی کەمتر مەشغەڵەتی کەمترێ هەبێ باشترە بەس ئێستا ئەوەنە مەشغوڵە بینەوەنە شتەکان زۆرن ڕۆژانە پێویستمان بە تەمرینی تەرکیزە من هەچی تەرکیزمێ بەکارمێناوە لەگەڵ دکتۆرە شایستە نەیکەمەوە بە هەورامین بۆیە نایەوە زۆر قسە بکەم مش بۆیە زۆرتر سێریوانیا خانەکە دکتۆرە شایستە ئەم جۆرە لە ڕاهێنان کە بۆ منە ژمارەکان یاری پێەکەم یان حرەکاتەکانی دەست ئەمە ڕاستۆخۆوەکە من مێشکم بەهێز بێ بۆ من ڕەنگە ئێستا کەسێک بپرسێجامە پەیوەندی بە شعرێکی نالی سالمۆیە بتوانم لە بەریکەم یان خۆت پەیوەندی بە چوار بیردۆزی بیرکاری و فیزیا و کیمیاوە هەیە ئاسانتر بتوانم لە بەریکەم یان ئەوانەی لە لغاتن زمانیان باش نییە بتوانن خوشەوەمانای زیاتر لە بەرکەن ئەمە کلیلی چوو لە ناو تەکنیکەکانە وەکووتمان ئێمە پێویستە تەرکیزمان بەهێزکەین بۆی بتوانین تەکنیکەکان جێبەجێکەین چکە من ئەگەر مەوێت بۆ نەفێری سایقی ئەبیت لە ئەوڵەوە تەرکیز لە لای نەبێت لەوانەیە خۆ پێشی بە چوار دیوارە وەنیا کەواتە پێش ئەوەی علمەکە و پێ پێشەوەی تەکنیکی لێخڕین و بزانی گەڕێکیدا ئەنی کامە بانزینەکە ئەمە ئوستۆپە پێش ئەوەی ئەم تەکنیکە فێربی ئەبێت تەرکیزێ لە لای بێ ئەم تەمرینانەی باسمان کردن هی تەرکیزن يعني تۆ تەرکیز ئەبێ بەهێزکەی بووی داغڵی تەکنیکەکانی یادگەبی اینجا تەکنیکەکانی یادگا ئێمە بە سەعاتێک بە 2 سەعات ناتوانین باسیکەین و بڵێن ئەوە فلان تەکنیک یادگەیە تەکنیکمان هەیە بۆ نمونە تەکنیکی سیستمی سەرەکیمانەیە کە بە ژمارە شت لەبەر ئەەکەین طبعا تەکنیکەکە زۆر ئاسانە ئەگەر بیخوێنیت و لەبەروی شەرحێکی باشی ئەوێ بە کەسێکی باشیش بۆ شەرحکات لی تێبگەی ئەتوانی بە ڕیزبەندی شت لەبەرکەی بە ژمارەشەوە پێ بڵێن بۆ نمونە با من نمونەیەکتان پێ بڵێم با بڵین ڕیزبەندی 114 سورەتی قورئانمان هەیە باشە کەسێک ئەتوانی چۆن لەبەریکە ئەتوانی سەعاتێکی بۆ دانەی هەر 114 ڕیزبەندیەکە بە سەعاتێک لەبەرکەی پێشە بڵێن مەسەلەن سورەتی ژمارە 42 چیە ئەتوانی بڵێ شورایە طبعا وایە شتەکە پێشە بڵێن مەسەلەن سورەتی ژمارە 14 چیە ئەڵێ ئیبراهیمە یان ناوەکەی پێ بڵێن یان ناوی سورەتەکە و پێ بڵێن ئەم تەمرینە زوو ئەوەی خۆشە شتەکە و پێ بڵێن ناوەکە و پێ بڵێن ژمارەکە ئەزانی ژمارەکە و پێ بڵێن ناوەکە ئەزانی لەوانەیە بۆ کەسێک ئێستا بیستە بڵێ ئەوە چیە چۆن ئەکرێت بەس کەسێکیش لە هەمان کاتا دەورەکەی خوێند بێ سیستمی سەرەکی خوێند بێ زۆر ئاسانە بووی مثلا لەوانەیە پێ بڵێن سورەتی ژمارە 24 چی یەکسەر ئەڵێ نورە ئەگەر پێ بڵێن حەج چەنە ئەڵێ 22 يعني تمرينك آواهية بو أمن منير بو أيام بنيان هر آواه وايا بالفعل يعني أكيد كانوا لبرتن لدانا نيشتم لبريكم بس كلا تمريننا بتلابم وتوا أما أنا مبير ما أخون بو چونك اشتكى آواهية يعني تمرينك آواهية كأيكيد بيرنا تشتوا دكتورة ما كات من طابو بلام حەزەکەم بە کورتی ئاماژەیەک بێ کە ئێمە نمونەی بەرچاومان هەیە لە جیهاندا کە کەسانێک ئەم تەکنیکانیان بەکارهێنابێ و مێشکیان بەهێز کرد بێ لە ئۆلۆمپیاد تا بەشداریان کردبێ نمونەی وامان هەیە بەدڵنیاییەوە یەکێک لەو کەسانی کە زۆر بە ناوبانگە با بڵین ناوبانگێکی باشی هەبوو لە بەتایبەتی لە ساڵی 2015 و 16 و حەڤە کە بوو بە با بڵین خۆی بەخۆی ئەوت I'm world number one یعنی من ژمارەیەکی هەموو جیهانم ئەلێکس مۆڵی بوو کە ئێستا حالیان دکتۆرە 30 ساڵە ئەو کەسە ئەمریکیە
ینی بەپی ساڵەکان کاتەکەی کەمتری ئەکردەوە هەر ساڵ و ڕیزبندی ئەو شتانەشی کە لەبەری ئەکرد زیاتر بوو بۆ نمونە لە ڕیزبندی ساڵێکە تەنها بە 12 چرکەونی و توانیوێتی 59 ڕیزبندی لەبەرگە لە چرکەیە ئەمە شتێکی زۆر زۆر کەمە و لە هەمان کاتیشا چەندەها کەسمان هەیە ئێمە آیکیوێکی باشیان هەیە ئەمە باسی ئەومان نەکرد آیکیو چیە فەرقی آیکیو لەگەڵ باڵێن کەسێک آیکیوی بەرز بێ لەگەڵ کەسێک کە خۆی زاکری خۆی باشکات چییە ئەو کەسانی کە با بڵین آیکیویان بەرزە ئەکرێ نەژبن بە هیچ ئەو کەسانشی کە لە ئەساسە آیکیویان باش نەبوو ئەکرێ آیکیویان بەرزکەنەوە زۆر زۆر زیرەک بن یەکێکی کە لەو کەسانی کە آیکیویەکی زۆر باشی هەیە با بڵین لە سەرووی ڕادی ئەتیادیەوەیە کریستۆفەر لەنگانە با بڵین کەسێک بوو ئەو دەرەجی ئایکیۆکەی 210 بەڵام تۆ بە 210ەوە لە کێڵگەیەکی ئەسپا ئیش بکەی بە ئایکیۆکی 210 معنای ئەوەی ئیش لەسەر خۆ نەکردو معنای ئەوەیە زیرەکیەکەت بۆ شتێک بەکار نهێناوە کە ئیسفادی بۆ حیاتی خۆتیا بکەی ئەم نمونەیە بۆیە باسەکەم یعنی گەر کەسێکیش آیکیوی باش بێت مەرجنیە بگا بە هەموو شتێک و ئیتر کەسێکی زۆر زۆر زیرەک و باش بێت کەسێکیش آیکیوێکی نزمی هەبێت بە پێچەوانەوە بێت لەسەر لە کوردستان ئەوانەی آیکیۆیان نزمە لە هەمومان باشترن هەمووی بۆ بە ڕئیس و سیاسی ومانە مۆزوعەکە تێک نییە وەک هاوکارم باسی کاتمان نەماوە بەس باسان نمونەی ناوخۆ خۆ ئەوانەی بەشدار بوون لەگەڵ ئێوە با بڵێن ئێمەمانە تەمەڵین بین بەشدار بین وەزمان باشە بێت دوای بەدڵنیاییەوە تەلەبەمان چۆن بەشدار بین لەکوێ خوێندکارێک ئێستا پێی خۆش بێ بزانێ چۆن لینک لەگەڵ ئێوە دروستکات چۆن دەتوانەکان ئێمە دەوراتمان هەیە ئەتوانی ینی پەیوەندی بکەی بە ئاوات ئەکادیمیەوە خۆمان زۆرە بە تایبەتی بۆ پەرەپێدانی یادگا ئێستا حالیان ئەو دەورەیە کە لە بەردەستمانەیە چالاکردنی مێشک زۆر باش ئیشی لەسەر ئەەکەین و اینجا هەر لە پەیژەکەش ئەوە بڵاو کراوەتەوە ڕەئی ئەو بەشداروانی کە بەشداریان کرد لە سوشال میدیا پێشتانەیە با بڵێن لە تۆڕی کۆمەڵایەتی بەڵێ لە هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە یوتیوبیش چەنەڵمان هەیە ئاوات ئەکادیمی لە سنتەرە یا ئۆنلاینە بێت لە شارەکانە یان ئۆنلاینە و ئەتوانی بەدڵی خۆ لە ماڵەوە بە زوم بەشداربی لە دەرسەکانە ئەمە شتێکی باش من ئەچم بۆنیە ئەوە قەناعەت بوو کردوتەوە هەر زۆر باش ئەو فەرقی کە پێی ئەەکەی ئەبێ خۆ هەستی پێ بکەی یانی لە تەلەبەیەکەوە بۆ کەسێک کە ئەگۆڕێ لە کەسێکەوە بۆ کەسێک کە با بڵێن مەسان تەلەبەمان هەبووە ئەو کاتانی کە لەگەڵ ئێمەیا بووە پێشتر دەرەجەیەکی زۆر کەمی هێناوە لە دوای دەورەکە من ساڵانە خۆم تەلەبەم هەیە کە دەرەجی زۆر بەرز بەدەست ئێنن کولی تۆ بەدەست ئێنن ئەوە زۆر زۆر دڵخۆشکەرە ینی هەموو جارێک تۆ ڕێوە سیستمی ئاکتیڤە بێتەوە بەو شتەوە بڵین خۆت حەزەکەی خەڵات بخۆت بیتەوە زۆر باشە زۆر سپاس بۆ دکتۆرە شایستە ناجی ڕاهێنەری یادگا هیوادارم کاس و تا لە بابەتەکە بینی بێ ئێستا ژۆزان ڤیدیۆکمان هەیە بەڵێ لە شاری هەڵابجا بەرگ دوورێک پێم وایە بێ ئافرەتیش بوو ئەگەر ئەوە بێ من بینیم نازانم بێ بەرامبەر کفنە دوورێت ئەمە نازانم ئەمە کفن خێرێکی زۆرە وەروە بێ جرئەتێک وەروەها ئایدیایەکی بەرزی ئاینی جوانت هەبێ خۆت سەرقاڵکەی بەم کارەوە با بینەری بێ خەریکی پارچەکانم جیایانەکەمەوە ئەمە پارچەیەکە بۆ کاتی شۆرینی مردووەکە لە مزگەوتەکانە کە ئەم قماشاندا ئەنین حازر بێت بۆیان هەر کەسێک خولیا و ئارەزووی خۆی هەبێت لەم کارانە فێر ئەبێت چووکە خۆم تەنها حەزێکم لێ بووە کە شتێک بکەم. بسمیلا من ناوم سۆزان شعبانە لەدایک بە ساڵی 1970 لە 2008ەوە تومەتە شاری هەڵەبجە لەبەر نەبوون و ڕاوڕاوێن و ئاواریمان لە ئێران نەمتوانی خوێندنەکە تەواو بکەم بەڵام سپاس بخوا کە خوا خولیایەکی پێیان ئەویش کاری دوورمانی بوو کە توانیومە چەند ساڵە کاری دوورمانی بکەم خوشبەختانە لە 2005 و 2006ەوە من لە شاری هەولێر کە شەهادەیەکی باش و ئەزمونێکی باش مێنا کە تەمەنێکی مناڵم هەبوو توانیومە هەتا ئێستا کاری دوورمانی بکەم ساڵانەکە لە 2010 دەستم کردو بە کاری دوورمانی لە شاری هەڵەبجە هاتوومەتە شاری هەڵەبجە لێرەدا ساڵانە هەرتام بە هەنگاوی جیاواز و کارەکانم جیاواز سپاس بخوا کە تا ئێستا بەهرێکی پێیان کە نەوەستاوم لەسەر پێیەکانی خۆم دەستم بەم کارانی خۆم کردووە لە ئێستادا چەندین خولی دوورمانوشتی جیاوازترم کردوێتەوە بەڵام بالعکس ئەم جارم کارەکەم ئەم ساڵ جیاواز بوو لە ساڵەکانی تر هەستام بەم کارەکە ئەویش دوژینی کەف
کفن بوو خۆشببختانەکە سپاس بۆخوا کە دەنگۆیەکی زۆر باشیە بوو ئەویش لە پێناوی خۆ پاداشت و چاکێک کە ئەم کارم کردووە لە دوایدا کە بۆ ماوەیەکی کە مەسێ مانگە دەستم بەم کارە کردووە کە لە ئەمرە گەڕامەوە دەستم بەم کارانەی خۆم کرد کە چەندین کاریم کردووە تا ئێستا نزیکەی 20 کفنم زیاتر دووریەوە تاک بۆ خەڵکانیشم 5-6 کردووە کە هاتوون داوایان لێ کردوم کە بزانم چۆن ئەدورم سپاس بۆخوا کە ئەزمونێکی باشی هەبوو بۆ منیش و بۆ ئەوانیش کە من ئەم کارم بە خۆبەخشانە کردووە بۆ خەڵک نە لە ئاەتان نە لە حەدیثان لە هیچ شتێکان نەهاتووە کە بڵێن بڕێنی ئەم شتانە بە مەقەس دروست نییە پاک بوو ئیمانی پاک بوو دڵی پاک بوو هیچ بیربینی ناوێت ترسی ناوێت ئەبێت تۆ باوەڕت هەبێت کە ڕۆژێک دەگەڕێتەوە جێمەکانی خۆت کە بتوانی شتێک بۆ خۆت بکەیت و شتێکیش بۆ خۆتت هەبێت وەکو پاداش شتێک چاکەیەک لە لای خوا بۆ من زۆر ئاسان بوو کە ئەم کارم کردووە کە ئەمرەکەشم کرد خوا تەواو هیدایەتی پێیام کە بتوانم بە یەکجاری ئەم کارانە بکەم تێکمان هەبێت چاکەیەکمان هەبێت لە پێناوی خوا بیکەیت فرێتانە ئاوەڵەکە و ساقدەسی دوورینی هەیە لەگەڵ پارچە گەورەکانە پارچە گەورەکانیش بوو ئەوەی لە کاتی مردووەکە ڕاستە ئێستاڵەن ترسێکی هەیە سامێکی هەیە چۆن شتی وە ئەڵێ چۆن شتی وە ئەکەیت نەخێر ئێمە کە دروستکراوی خوابین ئەشمان باتەوە بۆ شوێنوەکانی خۆیان ترسی نییە هی سامی نییە چووکە ڕۆژێک لە ڕۆژان من ئەگەر مردنێک هەر خۆم بووم یان مناڵەکەم بوو یان هاوسەرم بوو ئەبێ ئامادەکاریەکمان هەبێت بۆ ئەو ڕۆژەش کە پاداشت و چاکەیەک بێت چووکە من لە ڕاستی زۆربەی کەسم بینیوە ڕۆشتومە کەسی ئازیزم لە دەست چووە کە ڕۆشتووە بینیومە شەو بووە نیوە شەو بۆ زۆر گەڕاون بۆ کفن تا بەیانی دانیشتون کفمیان دەست نەکەوتووە بەڵام کە من ئەم کارم کرد لەبەرەوەی کە ئەو شتانەم بینیوە دام ناوە لە ماڵەوە بۆ خۆم پێشتر ماشی خام مەترێک بووە ئێستا ئەبێت تۆ باوەڕ هەبێت کە ڕۆژێک دەگەڕێتەوە جێمەکانی خۆت کە بتوانی شتێک بۆ خۆت بکەیت شتێک ناکەم تۆ کارەکانەکەی کە خێری تاکە و پاداشت و دەستکەوێت چۆن کارەکەی ئەوەی ڕاستیە زۆر پرسیارم بۆ دروست بووە یەکێکیان ئەوە بوو کەوتم مەقەسەکە کە ڕوونم کردەوە هیچ حەدیثێک و ڕێوایەتێکی لەسەر نییە کە بڵێن بە مەقەس نابێ بکرێ و بە هینە بێت بەدەست ئەبێت بەدەست هیچ نابڕێت چونکە سەردەمی ئەوسا هەموو شتەکان ئەم پارچانەکە من کردومە هەمووی کراوە ئەڵێن وەڵا ئەوە نییە من هەمووی لە مامۆستای گەورە زانا پرسیمە لە ڕیوایەتە لە حەدیثە هیچ شتێک باز نەکراوە دوورمانی تایە بە دەستیش بڕاوە بە مەقەسیش بڕاو بەش بشێت بەڵام سەردەمی ئەوسا نەمەکینە هەبووە نەمەقەستە بووە ئێستا شتەکان کارەکان ئاسان کراونەتەوە لە دوایدا سێ پارچەی گەورەشمان ئەوێت بۆ بەستنەوەی کفنەکە سەرەتا ئێمە چاکەتەکەی بەم شێوازە ئەبڕیت کە دووری بەڵایزان بەکارهێنانی ئەدەبیات یاخود شعر هۆنراوە بە تایبەت هۆنراوی عیرفانی وەکو ڕێگایەک کەرەستەیەک واقعێک کە ئێستاکە هاتوتە ئاراوە بۆ گەیاندنی بانگوازی ئیسلامی یاخود بۆ بەکارهێنانی لە ڕێگەی کاری بانخوازیە ئەمەش دەتوانین بڵێن یەکێکی تر لەو ڕێگایانی یاخود یەکێکی تر لەو چەکانی ئەمڕۆ کە نووسەر و خاوەن قەڵەمەکانی نێو ئەدەبیاتی عیرفانی ئیسلامی بەکاری دێنە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سامان ڕەباتی شاعیر لێرە گفتوگۆ لەسەر و بابەت دەکەین مامۆستا سامان زۆر بەخێر بێت زۆر سپاسان چۆنە خۆشکر باش مامۆستا سامان لە بارەدۆخێکین لە واقعەیەکین تەکنۆلۆژیا پێشکەوت و ئاڵنگاریەکان زۆر بوون جیهانی ئیسلامی ڕەنگە لە کۆمەڵێک شوێنە لە زۆر باش بێت لە کۆمەڵێک شوێنیشە شەڕی ئایدۆلۆژی فکریمانەیە بە ئەنواع وەشکال بە تەکنۆلۆژیا بە هەموو شێوەیەک بە زانست سیراعەکان هەمووی تێکەڵ بوون ئەدەبیات لەکوێ ئەم سیراعانەیە چۆن ئێمە بتوانین ئەدەبیات وا لێ بکەین پەیامێکی جوانی تێدا هەبێ ئێمە لە ڕێگەی شعرەوە کاری بانخوازی بکەین دەستان خۆش بێخوا سپاس بۆ ئەو دەرفەتە وڵا قەناعەتێکی کولیە بلای هەمومان دروست بێ ئەوەی ئەویش کە هەرچی ڕێکار و هۆکارێکێ بەکاری بێنین بۆ خزمەت بە دین بە تایبەتی لەم سەردەمی ئاڵنگاری و تەحەدیاتێکی زۆرە هەر کەس لە پێگە و جێگەی خۆیەوە توانا و قودرەتی خۆیە بتوانێ ئامانجێک بپێک من بڵێن لەژێر ئەو ڕوشناوی پرساری جەنابێت
كخوای گەورە پێمانە فەرمی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم گەیشتمەتە قەناعەتێک تەحەدیەکان ئەوەنە گەورن حەقێمە هەڵوێستەیەک بکەین لە شوێنەکە بڵێن ئایا ئێمە چەندێک لە ئاستی پەیامەکەین یعنی بەسیترین شت بێنینەوە مەسەلەن لەوانەیە گەر ئیستیفتایەک بکرێت لە ناو بڵێن ڕاپرسیەک بکرێت لە ناو کووردە بۆ نمونە بڵێن تۆ ڕازی بە حکومی شریعەتی خوا حاکم بێ دڵنیام لە ساڵ 85 کورد بۆ سەر و ئەڵێ بەڵێ ڕازیم بەڵام ئەم لە ساڵ 85 پرسیاری لە خۆی کردووە لە ژیانی خۆیان ئەم شریعەتی تەطبیق کردو لە ئەخلاقیاتی خۆیان لەگەڵ ماڵ و مناڵێ لەگەڵ دراوسەکانێ لە کاتی تیجارەت و هەڵسو کەوتە تەنانەت لەو ڕێکخرا و حیزبی ئیسلامانی کە ئێمە ئیشی تیاکەن تا چەندێک لە ئاستی ئەو پەیامین چەندێک ئەو شریعەتەمان تەطبیق کردو کاگە شریعەت بە معنای عەقیدە و مامەڵە و مامەڵی ڕۆژانەمان مەبەستم فکر و ئەوانە هەمووی پێک بێت لە شریعەت ئێمە لە کوای ئەوەین لەبەرەوە گەیشتمەتە قەناعەتێ بە ئێمە لە ژێر ڕۆشنایی و ئاەتە کە خوا فەرمێ خوا قەومێک ناگۆڕێ هەتا نەفسی خۆیان نەگۆڕێ ئەی بەڕاستی بێ لەگەڵ ئەو تەحەدی و گۆڕانکاری کە ئامادەی نەبێ خۆمانی بۆ حازرکەین ئەبێ خۆمان بگۆڕین جا یەکێک لەو چەمکانی من دەستم بۆ بردووە مەسەلەی شعری عیرفانیە پەیوەندی خۆت و خوا علاقی خۆت و خوا چاکەی لە هەموو تقریبا زیاتر چوارینەن یەک چوارینەن هەندێکیان زیاترە هەمویان پامێکی لە پشتەوەیە ئەم عادەتێکی شمە یاڵم کە ئەنووسم بۆ خۆمە نووسم بەڕاستی ینی کو بڵێ تەوجیهی خۆمەکەم ئێترەگەر قسەکە لە دڵەوە هاتە دەرەوە بگاتە دڵێکی تریش قەناعەتی بۆ دروست بێ کە بتوانێت گۆڕانکارێک بخوای مامۆستا شێری عیرفانی تا چەندێک ڕۆڵی هەبووە لە بانگوازکردنە لە ناساندنیایانی پیرۆزی ئیسلامە لە نزیکبوونەوە لە خوای گەورەدا وڵی تەقسیریەک لە ئەتوانم بڵێم لە دوای ڕاپەڕینەوە لەم بوارە کەم تەرخەمی هەبووە یعنی ئەم لایەنە چۆن ئەڵی شێلانی ڕۆحی ئینسانە لەگەڵ خۆیانی ئینسانێگەر ڕۆحی ئامادە بوو نەفسیەن ئامادە بوو خوای ناسی وەکو خۆی وەکو ئەڵێن ئەوەی خۆی بناسی خواش ئەناسێ کە خوای گەورەی ناسی بەڕاستی تر گەڕانەوە لە حرام تەسحیەدان قوربانیدان خۆگۆڕین ئەوانە هەمووی ئاسانە بێت تەنانەت یعنی بەڵایەگێتە ڕێگا ئەو کەسە ناڕەحەتێک دێ یاخو شتی باش دێ مەسەلەن شەهادەیەک بەدەستدێنێ دەوڵەمەنی بێت لە خۆی ناگۆڕەوە حاصل خەتێکی مستەقیمی بۆ دروستەکە چونکە دنیا ئەو ئیعتیباری نابێت لەلای ئەو بەو شێوەکە دنیا ناکاتە غایەت کە دینای نەکردە غایەت بەڕاستی تر ئەگەر سەرکردەیەکی ئیسلامی بێ هەر خزمەت ئەگەێنێ کارگوزارێک بێت لە شوێنێکە هەر خزمەت ئەگەێنێ ئیمام و خەتیبێک بێ هەر خزمەت ئەگەێنێ ئەوسە سامان ئیتر تا چەندێک ناوی بنێم نازانم ئیهمالی خۆ گێلکردنمان بەداخەوە مەڵێم لە واقع حقیقەتێک هەیە ئەمڕۆ بۆ ئەوەی خەڵک گوێت لێ بگرێ کۆمەڵێک ڕێگا و کۆمەڵێک یاسا هەیە بۆ نمونە ئێمە شتێکمانێ پێوترێ گۆرانی ئاواز چڕین ڕەنگە لە یەکەم ڕۆژی دەرچوونی لە یەکەم هەفتەوە بە ملیۆن کەس بیبیستی هەموو گۆرانێکی ژەبێ پێشەوە گۆرانی بێت چیرۆکێکی هەبێت شعرێکی هەبوو بێ کاتێک کە ئێمەی موسڵمان ئەم مەدانەمان چۆڵ کرد ئەم کەرەستە باشەمان بەکار نێنا ئێتەمەەن بەرامبەرەکە بەهێستری تێدا بێ منەمەوە پرسم بەڕاستی هێشتا بەکەم سێری شعر ناکەین لەم مەجالەیە یاسم بۆمان مۆزوعەوە پێمان وایە هیچ نیە لە کاتێکە ئەسڵی بابەتەکە ڕەنگە لێرەوە زۆر باشتر بتوانی پەیامەکان بگێنی لە ئیسلامە لە قورئانی شاباسەکرێ پێغەمبەر عەلەیهی سەلام مەسەلەی شعر و زانانیش کە لەسەر شعر قساکەن هەر وەکو هەر شتێکی تر دوو دیوی هەیە ینی دیوێکی خراپیان دیوە باشەکەی گەیشتۆتە ئاستێک بۆ نمونە کە پێغەمبەر عەلەیهی سەلام قورئانی بۆ هاتووە اتهامیان کردووە تۆمەتیان بۆ دروست کردووەوە شعرە شاعرە خۆشان زانیوە ینی ئەوان قەناعەتیانە خۆی شعر ینی ئاستێکی باڵای بەلاغێتی قسەکردنە یعنی تۆ جاری وا هەیە مەسەلەن لەوانێ پەیامێک ئەگەر بە وتارێک بنووسی بۆ نمونە 1000 وشە بکات تۆ لە 4 دی ڕائیگەیەنی پێوترە وشە سازی ینی بەلاغەتە بالفعل ئەگەر بە مەبەستێکی تایبەت دابڕێژێ ئەگاتە شوێنی خۆی ئامانجە پێکێ وەکوتیشم ئێمە لەو بوارە بەڵێکم تەرخەوین بەس هەستەکەم الحەمدولله ئێستا بکو بڵێ گرنگیکی زیاتری پێ ئەدرێ ئێتر تۆ بێ وا سیرکە کە ئەمە لە هەر بوارێکا و تۆگە 100 نەفەردانی یەکێکیان مەسەن 10 نەفەران بە شعر متەئەسیرە بە ئەو 10 نەفەرە کاریگەرێکە لە ڕێی شعرەوە بێ یەکێکی تریان مەسەن بە وتار کاریگەرە با لە ڕێی وتارەوە بێ ینی گرنگەوە تۆ کەرەستەت پێ بێ بۆ هەموو مەیدانەکە چۆڵ نەکی ڕاستە ماوەسا نمونەیەکت هەیە مەسەلەن پەیامێک دویست بێ بگێنی یاخود دەردەدڵێکی خۆت بێ ئامۆژگاریکردنێکی خۆت بۆ خۆت بێ نەفسی خۆت بێ نووسی بێت و چیرۆکێکی لە پشتەوە بێ یاخود پەیامێکی لە پشتەوە بێ بۆ یە بەشی بخوێنیتەوە ئەمەیان 6
چوارینەیە لەژێر ناوی مەیلی دڵ کە مەیلی دڵ بەلای تۆدا شکاوە هەموو دنیای بەجارێ خستەلاوە دڵۆپێکی مسەفا و شەهدیادت مەلەزاتی حەیاتی دا بە ئاوە ئەمن ونبووی بیابانی نەفس بووم بەسیرەت نابینا بوو بووم بەداوە ستارەی ڕەحنمایی ڕەحمەتت بوو وەها مەیلی سەرابووم لێبوو ئاوە ئەتۆش ئەی غایەتی دین و ژیانم دڵم کەی لەو ئاتاجی مەیلە داوە بەبێتۆ بێهودەیە و بێمایەژین نەجاتم با لەم ئاشوب و گێژاوە ئەی هەبوونت بوونم و بێتۆ نەبوون چێژی کوا ئەمژینە کوا خۆشی ناوە هەر نەبێ با هەر نەبێ بێتۆ تەمەن خەم و ئازارە بێزارە زوخاوە خۆم ئەزانم شەرابی تاڵی دووریت چی بەسەر حاڵ و بەناخم هێناوە ئەو دڵی ئاودێری یادی تۆ نەبێ بێڕۆح و ئاشوفتە حاڵ و جەماوە یەک وشەی یادت بەسە بۆ بەحریژین ڕەها بێ لەو شۆرەتی شۆرە ئاوە هەتا ڕۆح و دەروونم ئاسوودە بن بە غەیری تۆ چیم لەوانی کە داوە هەڵا دەستێ خۆشەماوە ساسامان سەر خۆش بێ تام و چێژ و بۆ بەرامەیەکی شعری کلاسیک بە گوێ یاینەوە یانێ مەحوی شەراوە نووسێ یانێ وای حەدوان نییە نا حقیقەتەن خۆ ئینسانە بێ ینی شانازی بکە دەست خۆش بێ وەڵا زۆر مامۆستا باسێک لە عاریفانی کۆن و عاریفانی ئێستا بکەین ینی جیاوازی ئەم دوانە چۆنە بیان و ئێستا بواری عیرفانی تا چەنە گرنگی پێدەدرێت لەم سەرێ ئەگەر بڵێن عیرفانی کۆن ئەو ئەگەر مەحوی ڕەمزی عیرفانی کوردی بێ مامۆستای قسەی زۆر جوانی کردوتی یعنی وەفایی زۆرن بەڵێ بێخود منالی بەڵام وەکو بڵێ لە عیرفانە مەحوی تۆپ بێ ینی تقریبا سەر تۆپ بێ جاڵێن ئەڵێن هەیە یعنی خۆی عارف بۆ عیرفانی نووسیوە شعری نووسیوە ئەوە تام و چێژێکی تری هەیە لەوەی کە ئێمە عارف نین بەس شعری عیرفانیە نووسین یعنی وێ کاریگەری کەمە ئەو جیاوازی لەگەڵ ئەتوانم بڵم ڕابردوو ئێستا ئەوەیە بەڵام ئێترە بێ ئیش لەسەر خۆمان بکەین بڕاستی کە بتوانێت گەر وتەیەک بێ وشەیەک بێ بیڵی کاریگەریەک دروستکە زۆر ڕاستە کە شاعیرێک پەیامێک ئەگەێنێ هیچ شعرێک بێ پەیامێکە بڕیار بێ شعر بێ بچێتە ناو چوارچێوەی پێناسی شعرەوە ئیلا بێ پەیامێکی لە پشتەوە هەبێ ڕەنگە شاعیرەکەمە خاتە سەر کاغەز بەڵام دوای ئەوەش قۆناغی دووەم ئێت کە ئێمە چۆن سوود لە پەیامی ئەم شاعیرە وەربگرین چۆن گرنگی پێ بدەین لە مەجالی خوێندنەوەیە لە مەجای بەدەنگکردن و بە تەکنۆلۆژیاکردنیە لە مەجای ئەوەی دەنگ خۆشێک بێ ئەمە بخوێنێتەوە چکە لە کۆتایە پەیامی شعر تۆزێ درێژترە زنجیرەیە ئەبێ ئەمە بیگەینە شوێنی خۆی کەواتە پەیامت وەکو شاعیرێک وەکو کەسێک کە دەستیاوەتە شعری عیرفانی ئێمە چۆن بتوانین ئەو زنجیرەکە تەواوکەین ئەم گڕوتینە بە شعری عیرفانی بینەوە لەسەر قاغزەکانیشەوە بیهێنین لە ناو ستۆدیۆکان و بیدێن بە گوێی هاونیشتیمانیانە وەکوتم ئێمە ینی پێویستمان بە خۆ نابێ ئیسلام دابەزێنی بۆ ئاستی خۆت ئەبێت تۆ بچی بۆ ئاستی ئیسلام کە دانیشی مقارنی خۆتەکەی لەگەڵ ئەو پامی پیرۆزە نقصانی زۆر ئەبێ ئیشکەی لەسەر خۆت ڕۆژانە ئیشکەی جا تۆ وەکوتم تەحەدیەک لە بەردەم تا ئەتێ خەڵک چاکەی عەرەبیش قسەیەکی جوانە نەڵێ فاقد الشەیء لا یعطیه ئەوەی خۆی نەیبێ ناتوانێت ببەخشێ یعنی بە دەستێکی بەتاڵەوە بە دڵێکی بەتاڵەوە چۆن ئەتوانی کاریگەری لەسەر خەڵک دروستکەی من یعنی واتی ئەگەم کێشەی ڕئیسی ئەم خەڵکە کە گۆڕانکاریش کەم بەسەریادێ ئەو خەڵکانن کە مخاتەبەی خەڵکەکەن چۆنەڕێ گوتاریان هەیە بۆ خەڵک قسە لەگەڵ خەڵکاکەن لێرا نمونەیەک دێنمەوە هیوادارم مامۆستایانی ئاینی ینی وەکو بڵێ ئەم پەیامە ببینن کەسێک کە دکتۆرا دێنێ هەموو خوێندنەکەی کۆرسەکەی ناگاتە 40-50 ساعات تدریس دوای تر متفرقە بێ بە نووسینی بەحسەکەی تێزەکەی بەڵام ئێمە چەند خوتبەمان هەیە لە ساڵێکا 52 تاروانە یعنی معقولە لە کوردستانی شا 3500 بۆ 4000 مزگەوت خوتبەی تیاوترێتەوە یعنی معقولە هەموو هەفتەیە خەڵکێکی مسلمانە چ لێوەدا ئەنشێ هەیەتەوە بۆ ماڵ مامەڵی هەر مسلمانانە نییە لە بازار مامەڵی مسلمانانە نیە لە دائیرەکەی یعنی ڕەشوەی بدەنێ وەری ئەگرێ لە هەموو شوێنەکانی گەندەڵی ئەکا ینی لە هەموو شوێنەکە دەست بۆ ئەم ئینسانەمان نەگۆڕێن حەق نییە مامۆساکان لە خۆیان بپرسن
بڵێ ئێمە خۆمان گۆڕی بێ یعنی قدرت یعنی توانای ئەومان نەبێ خەڵک بگۆڕین بۆیە زعیفین قسە ئەوترێ لە دڵەوە بۆ دڵە بەڕاستی و یعنی من هەستەکەم خەلەلەکە ئەوەی خۆ بێ نەقد ڕەخنە لە هەموو ڕوویەکەوە توانی ڕەخنە بگری بەڵام بەلای بەندەوە ڕەخنەی ئەساسی ئەوەیە کە ئەوانەی مخاطبەی خەڵکەکەن ئەوانەی لەگەڵ خەڵکا قساکەن بەڕاستی لەو ئاستەنین تەنانەت یەک میساڵی نمونەیەکی تر بێنمەوە زۆر باسی وەرع و زوهدی پێشینی خۆمانەکەین بەڵام کێمان لەم ڕۆژەیە تەطبیقمان کردووە کە ئەڵێم کێمان ئەوانەمان کە باسی وەرع و زوهدمان کردووە چەندێک جێبەجێمان کردووە یعنی چەندێک ئەو خەڵکانی ئێمە بۆیان باسەکەین ئەمە قەولەوانە چەندی فعلەکەش ئەبینی کە کردەوەکانمانە ئەوەیە گەورەترین کێشەی هەستەکەم خەلەلی ئێمە کە نەمانتوانی پەیامەکەمان ڕوون بگا ئەوەی کە خۆمان نەگەیشتین بۆ ئاستە منش بەڕاستی لەو شعرانە هەوڵم دا مەسەن لە شعرێکە ئەگەر ئاماژەی پێ بم یعنی کەسێک کە یادی خوا ئەکا دەمی بە زیکری خوا پاراوە بەڵام شتی تریش ئەڵێ کە خوا پێی ناخۆشە ئەتوانم ئەن ئیجازەی هەر چوارینێ ئەمەیان ئەڵێ حیفە دەم زیکری خودامان بژنەوێ و لاری بوێ یعنی ئێمە حیفە دەممان زیکری خوا بڵێ بەڵام لاریش یعنی بڵێت لاری بوێ شێتم و بەم دەستە کورتەی چاکە جەناتم ئەوێ یعنی من خۆم دەستم کورتە هیچ چاکەیەک نێ بەڵام داوای بەهشت شەکەم بەم هەموو تەقسیرەوە چاوم لە زمرەی صالحین یعنی ئەمەنە مقصریشم وا هەستەکەم ئەڵێم من لە صالحینم کەی ڕەوای عەقڵە کە جەمعی ئەننەقیضین هەڵکەوێ جەمعی نەقیضین لە مەنتیقا بڵێن دووشتی دژبەیە کۆ نابنەوە تۆ ناتوانانی بڵێ ئەو پەرداخە لە یەک کاتا پڕە لە ئاو و بەتاڵە لە ئاو مستەحیل ئەو شتە ئەڵێ ئەگەر دەمێک خوای ناسی بێ و بەڕاستی خوای ناسی بێ و زیکری خوا بکە چۆن ئەتوانی شتی غەیری خوا شتێک کە خوا پێی ناخۆشە بیڵێ یا ئەتوانی بیکەیتە نمونە بۆ گوێ یعنی گوێیەک ئەگەر پارا و ئەگەر چۆنەڵێ خۆشنود بێ بە بیستنی یادی خوا و زیکری خوا چۆن تااقەتی گوێ لە گۆرانی بگرێ بۆ نمونە یعنی ئەوە کێشەی ئێمە وەکو بڵێ جۆرێک لە دژبەیەکمان کۆ کردوەوە لە خۆمانە بۆیش کاریگەریمان نییە مامۆستا لەو شێرانی لە بوارە عیرفانێتان نووسیوتە کامیان لای خۆ زۆر تایبەتە یاخود لە کاتێکا نووسی بێتێک کە قەتبیرە نەچێتەوە واللهی قەناعەتم وە ئەمانەی نووسیمە لە مانگی نۆ دەستم پێ کردو ئەم وەجبە هیچیان نییە لە کاتێکی تایبەتان نەمنووسی بێ یعنی قەناعەتم هیچ شیانم نەخسۆ سەروەرەقە هەتا جۆرێک لە کاریگەری دروست نەکرد بە لای خۆم لەبەرەوە ناتوان بوون چونکە جۆرێک لە پەیامی جیاوازیشی تایە بۆ نمونە ئەمەیان ئەڵێم عەفوان ئەی خەجاڵەت خۆم لە خۆم و ئیدعای بێکردەوەم یعنی مثلا ئینسان ئیدعا ئەکا بەڵام کردەوەی نیە چەند بەتاڵ و تاڵە کردم بێبەر و بێبردنەوەم خۆزگە بەو ڕۆژەی کە ڕۆژی مەغفیرەت هەڵدێ لە دڵ حيثما كنت كويردي تالي قايتو وتنوم بيغمبر عليه الصلاة والسلام كأفرمي اتق الله حيثما كنت يعني أو مثلا شعاري إيما به لا شون الله لنهيني ولا أشكرامان شون يعني تشاكي إنسان لوا درك بتواني لنهيني ولا أشكرايا وكو يكوابي أجر وابي يعني تر ضلت خوش بخود براستي وقناعات وابي خواي جورا اشتكي لقال توكر دوا أم شعر شواريني كترك ئینسان جاری وایە گلەی حاڵی خۆی ئەکا لای کەسێک بەڵام نم شعرا بڵێن کە من ناڵم هەمووی ڕوو لە خۆماڵە تۆ گلەی ئەحواڵی قەسوەت بۆ ئەەکەی لای کێ ئەەکەی تۆ گلەی حاڵی قەسوەتی دڵی خۆت لای کێ بۆ ئەەکەی لە بۆچی گلەیەکە و لای کێ گلەی ئەەکەی ئەو کە دەرمانی لە لای خۆتە شکات بۆ کوێ ئەبەی تۆ ئەزانی دەرمانی حاڵی دڵی خۆت لە لای خۆتی تر بۆچی شکات لای کەس ئەەکەی دڵ کە غەرقی غەفڵەت و عیلەت کرا هەروە ئەبێ يعني تو دڵی خۆت غەفڵەتی لەخوا دووری و نەخۆشی کردو ئەو دڵ هەروە ئەبێت يعني ڕێی نەجاتی تاعەت و تەرکە ئەگەر ڕێ دەرئەبەی يعني لە یەک کاتە تۆ بێ زانانی بڵێن عرفان ئەڵێن التحلي بالفضائل والتخلي عن الرذائل يعني خۆ ڕازاندنەوە بەکردەوەی جوان و خۆ دوورخستنەوە لە خراپەکان يعني ئێمە دوو جۆر ئیشمانەیە لەسەر نەفسی خۆمان لایەنێکیان باشەکان زیاد دەکەی لایەنێکیان خراپەکان تەرکەکەی بۆیە ئەڵێ ڕێی نەجاتی تاعەت و تەرکە ئەگەر ڕێ دەرئەبێ ئەگەر ئەتەوێ لەو قەسوەتە دڵت نەجاتی بێ لێ کاتە هەم تاعەت ئەوانی خوا فەرمانی پێکردووی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەم تەرک ئەوەی کە نەهی لێ کراوە لەم بەم دوو حاڵەتە تۆ ئیشکە ئەتوانێت تر پێویست بە کەس نییە زۆر جانم مامۆستا سامان نەزانم
ناو منێ ڕەخنا جعفر طبعا من وەکو خۆم ڕێی خۆم شخصی خۆم زۆر ئەو ستایلە ئەو سەبکە ئەو جۆرە لە شعرم پێخۆشە یان ئەسڵ چێژ لەمە وەردەگرم ینی ڕەنگە خەلەل بێت لە من نەک لە خودی شعرەکانی تر یا شعری نوێ یا شتێکی تر بەڵام من چێژ لەوە وەردەگرم بەڵام لە کۆتایە جیلێکی ترمان هەیە یان با بڵێن زۆر نوێمان هەیە ڕەنگە لەگەڵ فۆرمی کلاسیک یان ئاشنا نەبن یان زۆر پێی تەئسیر نەبن ئەوەندە کاریگەری شعری نوێ یان شعری ئازاد یان شعرێک کە زۆر کوردیەکی ڕەوان بێ هەڵداوە شعرێک کە پەیامێکی جوانی ئاینیشی تیاابێ بەڵام زۆر کوردانە بێ سە هەنێک دەستەواژم بینی من زۆر کوردی بوون ڕێدەرەبەی ڕەنگە زۆر کورد ئەمە هەر بەکارنێن یان بێژێ و بیستێمانەکە بەڵام لە پاڵی شا دەستەواژە و شەی عەرەبی زۆرە تاما من نەزانم بۆتیایەتی بەڵام بۆی ئەگەر بۆ جیلی نوێ بڕیار بێ گوێمان بۆ بگرن پێیان بگا هەوڵت نایاوە ئەمەش مەسەلەن بۆ فۆرمەیەکی تر توانی بگات شعری حڕم زۆرترە لەمانە ئەمە ستایلێکی تازەوەکە بڵی دەسم داوە پێی هەم بووە بەس قدرتم بەسەرا نشکا بوو پێشتر بەڵام شعری حڕم زۆرترە و هەر عرفانیشی تایە هەربای شعری نیشتیمانیشم زۆرە لەوانشم بەڕاستی هەر پەیامە ینی نەمیستووە بڵێن شتێک بڵێم هەر حەزکەم وەرق بڵێن چۆنەڵی وەرەقە بخەمە سەر قەڵەم خەمە سەر وەرەقە و شت بنووسم حەزم لەو جۆرە نەبووە و هەر حاڵەتێکیش کاریگەرێکی لەسەر دروست نەکردمێ نەمتوانیوە شعر بنووسم ینی قەت نەمتوانێت بە زۆر دانیشم شعرێ بنووسمەوە بەتەکیدەوە مەگەر خوای گەورەش تەمەنی دا فرسەت بوو بەرنامەیەکی ترساسکەن بۆ ئەوانەی کە حەزیان لە شعری حڕە بۆیان بخوێنمەوە ئینشاڵڵا مامۆستا سامان منۆک خۆم ئێستا زۆر ئەم شعرانم بەلاوە تایبەتە کەی خوێنیتەوە ینی چێژێک و چۆنەڵی کەشێکی تایبەت ئەبەخشە بە مرۆڤ بۆچی هەوڵ نادێ لە داهاتوە ئەمە بکەی بە چاپ بیخەیتە بەردەم خوێنەران کەسانێک کە حەزیان بە شعر و بە ئەدەبیاتی کوردیە سوودی لێ وەرگرن بیخوێنەوە لە کتێبخانەکانیانە هەبێ وڵی زۆر پێم وتراوە خۆم لەوا بەڕاستی هەر ئەیگەڕێن و بۆ خەمساردی لەو بابەتە تقریب من شعرم زۆرە لەوانەیە مجللێتێکی گەورە دەرچێت دیوانێکی باش دەرچێت بەزی تر هەراوان نووسیمە و مامۆستا ناکەیتە پلانتەوە بڵێ ناکەیتە پلانتەوە بۆ داهاتوو وڵی پلانە ئینشاڵە بەرەوە یعنی هینیشم کردووە ڕێکم خستم بەشێکە ئینشاءالله ئەو کاتە یەکسەر بۆ پەیامی ڕۆژێ ببێنیت بێشک بێشی لە خزمەتتان دەستخان خۆش بێ مامۆستا سامان وڵا لە پاڵ ئەوەی بە چاپگەیاندنی شایانی گەیاندنی لە کۆلەگەی کۆڕی شەری لەگەڵ لە ڕێی کۆمەڵێک بابەت و سیمیناری شۆڕ خۆشە چکە لە کۆتایە پەیامەکان باس کرد تەحەدیاتی گەورەمان لە بەردەما پێویستە هەموو چەک و هەموو ڕێگایەک بەکار بێنین کاتمان توان بڵێم نەما بەڵام پێم خۆشە کۆتا پەیامە دەگەر کۆتا پەیامی شعریت هەبێ پێشکەشمانکەی سپاس دەکەین مامۆستا سامان ڕەباتی شاعیر کە لەم تۆرەیە لەگەڵ مامووی ئەمان دوو چوارینەیە ئەڵێ گەر غروری نەفسی یاخی هاتەڕێت پێی بڵێ نازینی چی نازینی شێت هێندە وردی لەو بیابانە ونی کەڵکەڵەی ئەم عوجبە بۆ وا داوێلێت هەی هەژاری یەقمێ ئاوی حەیات ئەی هەناسەت گەر بڕە ژینش ئەچێت سەیری بێدەستی و بچیکی خۆت بکە قەت نەنازی خاک و خۆڵ نێو خاکە جێت ئەم شعرم بۆ ئەوەی بەڕاستی ناڵم هەموو شعرە ڕوو لە خۆمە دوایی تر خەڵکی ترگە حەزی کرد ئیسفادی لێ بکە ئینسان دنیا هی ئەوە نیە بە هیچ نەوعێ تووشی غروری تیاببی نە بە شەهادە نە بە دەوڵەمەنی نە بە جوانی نە لەش ساخی نە بەهێز و دەسەڵات لەبەرەوەی تۆ لە شتێکی زۆر بچووک و بێهێزەوە دێی و ئەبی بە خاک و خۆڵ هیچت نییە لەو کاتەشی کە زیندوت و دەسەڵاتی هەیە و حیمایەت هەیە لەو کاتەی شاد تۆ ئەڵێم هێندە وردی لەو بیابانە ونی یعنی بچووکی لەم بیاب هیچ نیت یعنی هەر وجودت نێتر بە چیە ئەنازی جا هەڵێ کەر کاتی ئەو غرورە هات ئەم شتانە بیری خۆت بێنە بۆی غرورت نەبێ و نەنازیت سپاس دەکەین مامۆستا سامان ڕەباتی شاعیر کە لەم دەرفەتە لەگەڵ مامووی سپاس بۆ پەیامە جوانەکانت شتێکی تایبەتی پێبەخشین ئەزیزان دەچینە لای ناوبڕک و دواتر دەگەڕێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە
یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود یاریە جافر سەدەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەملا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش بوو هەر بژی جپسینینی دامێکی لێت نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. خۆشەویستان لە کۆتاتەوەری ئەمڕۆماندا دەچینە پارێزگا جوانەکەی هەڵەبجە و لەوێەوە گەنجێکی کورد دەدوێنین کە کارێکی گەورەی کردووە ئەویش زیادکردنی زمانی کوردی بوو بۆ گۆگڵ کە بێتە سەرچاوێکی باش بۆ هاوڵاتی کورد و بتوانێت سوودێکی لێبگرێ و لە ئێستا شایەکێک لەو داهێنانانی کە زیاد کراوە یاخود یەکێک لەو تایبەتمەندیانی کە زیاد کراوە بۆ ئەو وەرگێڕانە زیادکردنی وەرگێڕانی دەنگیە بە زمانی کوردی کە دڵنیام ئەمە دەستپێکێکی زۆر باش و کارێکی زۆر گەورەیە. دەچینە لای زۆر بەڕێز کاک بۆکانجاف دامەزرێنەری کۆمەڵەی گۆگڵ کراود سۆرس لە عێراق و هەرێمی کوردستان. کاک بۆکانم کاتت باش، خۆشحاڵیم بە ئامادەبوونی لەگەڵمان باسێکمان لەم تایبەتمەندیە تازەیە بۆ بکەیت. زۆر سپاسم کاتی ئێوە و هەموو هاونیشتمانیان باش. سەرەتا پێم خۆشە ئاماژە بە چەند خاڵێکی گرنگ بکەم سەبارەت بە زمانی کوردی بەشی دەنگی زمانی کوردی. خۆشبەختانە نزیکەی 4 هەفتە لەوە بەر کۆمپانیای گوگڵ لە پەیوەندێکە ئاماژەی بەوە کرد کە زمانی کوردی شێوەزاری سۆرانی و هەروە شێوەزاری کرمانجی دانی پێنراو لەلایەن کۆمپانیای گوگڵە بۆەوەی بتوانێت دەنگ ببەخشین. دەنگ بەخشین بەمانەیە ئەوەی کە کۆمپانیای گوگڵ نزیکەی دوای 7 ساڵ لە دوای دانانی وەرگێری گوگڵ کۆمپانیای گوگڵ لە دوای 7 ساڵ ئەتوانم بڵێم 7 ساڵ کە دانی بە زمانی کوردیانات بۆ ئێمە بدوین دەنگ ببەخشین. دوای نزیکەی زیاتر لە 9 مانگ کۆبوونەوە لەگەڵ کۆمپانیای گوگڵ خۆشبەختانە کۆمپانیای گوگڵ نزیکەی 4 هەفتە لەوە بەر ئەتوانم بڵێم 4 هەفتە لەوە بەر زمانی کوردی شێوەزاری سۆرانی و کرمانجیشی زیاد کرد بۆ لیستی ئەو زمانانەی کە بتوانێت دەنگی بۆ بەخشین. واتە ئێمە لایەندێکی نزیکە بۆ هەموو هاوڵاتیان زیاد ئەبێت و بتوانن کە لێوە دەنگ ببەخشین نەک بۆنە وەرگێڕانی بۆ بکەین چونکە بە وەکو ڕێنەری چۆن سەرەتا وەرگێڕانی بۆکرا لە ئێستاشا کە پرۆسی دەنگ چالا کرا بۆ دەنگ بەخشین نزیکی زیاتر لە 1000 کەس بەشدارە بێ بۆ دەنگ بەخشینی خوان بۆی کە بتوانێت زیاتر لە 6 کاژمێر دەنگ کۆ بکەینەوە بۆ ئەوەی کە سیستەمەکە چالا بکەین و دواتر لە ڕێگەی دەنگی شەو وەرگێڕان بکەین. کاک بۆکانەمە چەرێکی پێ ئەچێ ئایا من ئەوەی بینیم بانگەشتان کردبوو کە کەسانێک بێن هاوکاریتان بکەن کەسانێک کە هەستی کوردایەتیان تیاما بێ و گرنگی بە زمانی کوردی بدەن بۆ ئەوی هاوکارتان بن لەم بابەتەیە ئایا کەسانێکی زۆر بەدەمتانەوە هاتن و ئەمە چەندێکی پێ دەچێت؟ بەڵێ خۆشبەختانە لە ئێزای زمانەکە کارا بووە لای خۆم بوونی هەیە لە زمانەکە بە بۆنەوەی کە نزیکەی 29 کەسی لە هەموو عالەماکە بۆ زۆربەی بەشێک لە زمانەکان ئەکس زمانیە بۆ بابەتە زمانەکە لە ئێستا کارا بووە بەڵام لایەندێکی نزیکە ئەگا بە هەموو بەکارهێنەران ئەوەی لە کۆبوونەوەکە ئاماژەی پێکراوە کۆمپانیای گوگڵ لە کۆبوونەوەی کە ئاماژەی بەوە کرد کە ئێمە پێویستمان بە زیاتر لە 1000 کەسە لە هەرێمی کوردستان بۆی دەنگی خوان ببەخشن واتە بتوانە ڕستە وشەی زمانی کوردی بخوێنەوە دواتر بە پێی ئەو
ئەو خوێندنەوانە بگەین بە 600 کاتژمێر و خۆشببختانە لە پۆستی لە فەیسبوک لە دوو پۆستە زیاتر لە 1000 کەس نامەی نردووە بۆی بەشدار بێ بۆم پرۆسە نیشتیمانیە لایەندەیەکی نزیکە کە سیستەمەکە کارا بوو هەموو لایەک ڕێنمایەکان بڵاوەکەینەوە و ئاماژەکەین بەو سیستەمەکە چۆن کارەکە و چۆنی ئیشوکاری لەسەر بکەین خۆشببختانە زیاتر لە 1000 کەس ئامادەوە ئەشتوانرێت و لەگەڵەوەشە داوا لە هەموو کەسێکی تریشەکەن کە خواستیانێ بۆ ئەم پرۆژە نیشتمانە بەشدار بن لە ڕێگەی مەسجەوە کە نامم بۆ بنێرن لە پێیجی فەرمی بۆی بتوانین کە زیاتر کەسەکان کۆ بکەین و زووتر پرۆسەکە تەواو بکەین. زۆر باشە کاک بۆکان بەڕاستی من بەر لەوەی بچمە سەر چەند پرسیارێک ئەمەوێ هەم پەیامی خۆم هەم لە یەک دوو شوێن بووم بەڕاستی کەوتم کاک بۆکان لامان میوانە ینی ئەوەندە دەستخۆشیان بۆ بەڕێزت هەیە ئەوەندە شانازی بە کارەکەتەوەکەن هەر بە زیادکردنی زمانی کوردی بە زین و هێشتنەوەی ینی بە جۆرێک لە جۆرەکان شوبهاندنێکە بە ڕاگەیاندنی دەوڵەتی زمانی کوردی کە بە جیهانی کرا دەستەکان خۆش بێ نمونە زۆر بێ و هەمیشە و هەمە پرسیاری هاونیشتیمانیان ئەوەیە کە دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان جگە لە دەستخۆشی و پشتیوانێکی کەم کە بەداخەوە دەبوو زۆر زیاتر بێت لە ئاستی ئەو کارە پیرۆزەی جەنابەت کردیان چۆن پاڵپشتی دەکەن چۆن پشتیوانی دەکەن لەم پرۆژە گەورە نیشتیمانیە گرنگانەی کە توانم بڵێم کە ئەمە ئیتر بابەتی ئەمنی قەومی یان هەر شتێکی تر ناویێنەی نازانم من لەم کارە پیرۆزەم لە 91 تا ئێستا نەبینیوە بە خزمەتی بەتایبەت لە باتی زمانی کوردی بڵێم خزمەتی بە زمانی کوردی کردوێ. بەڵێ بۆ پرۆسەی دەنگ هەتاوەکو ێستا هیچ لایەنێکی حکومی و حیزبی و هەروەها لایەنە پەیوەندیدارەکان ئاماژیان بە پاڵپشتی لەم پرۆژە نەکردووە بەڵام ئێمە من وەکو خۆم ئامانجێکم هەیە ئامانجەکەش بریتە لەوەی کە ئەم پرۆسە بە زوودی کە تەواو بکەین گوێم لەوە نییە زۆر بابەت گرنگ نییە لام بەڵام خۆشببختانە یەکشت دڵی من خۆشەکە ئەوەی شەوەیە کە زۆربەی هاونیشتیمانیان بەدەم داواکاتەوە تێن ئەمە زۆر گرنگە بەلای منەوە لەگەڵەوەشا پاڵپشتی هەبێ بۆم پرۆژانە زۆر گرنگەوە چونکە پرۆژەیەک نییە بۆ کەسێک نییە بۆ تاکێک نییە بەڵکو بۆ میلەتێک کاتوانم بڵێم کە ڕێنووس داوامان لە پاڵپشتی بۆ بەشی ڕێنووسەکە کەس ڕەنگە نەیزانیا گرنگیان پرۆژە چیە بەڵام لە ئێسایە کە خەڵک بەکاری هێنێن بە یەک کلیک ئەتوانێت وەرگێران بۆ 133 زمان بکە بە ڕێگەی ڕێنووس ئێسا گرنگی ئەم پرۆژێ ئەزان بەڵام ئێمە من وەکو خۆم بۆ نەوەستام ڕاستەکەی کۆمپانیای گوگڵ ئاماژەی بۆ کرد ئێمە ئەمانەوێت ئیش بۆ دەنگی زمانی کوردی بکەین ئایا هاوکارەبی لەو پرۆژە من پەیمانی ئەوم پێداون کە هاوکاریان بکەم زیاتر لە 1000 کەس کۆ بکەمەوە لەگەڵەوەشە ئەم هەش بۆ 9 مانگە ئیشوکارێکی زۆرمان کردووە بە تایبەت لە بواری ئایتی وەروە هەندێک بواری ترکە بۆی بتوانین بە زووتیکان پرۆژە تەواو بکەین انشاءالله بەردەوامیشم لەسەرەوەی بەبێ گوێدانە هیچ شتێک بەردەوامم لەسەر ئەم پرۆژە بۆی بتوانین ئەم پرۆژە بە زووترین کات تەواو بکەین ئەوانەی کە ناتوانن بە ئەلفبێی کوردی بنووسن ئەم جاران هەوڵە دەین بە ڕێگەی دەنگ تۆڵایان بۆ بکەین وانی بتوانێت سوود لەم جۆرە پرۆژانە وەربگرن. زۆر باشە کاتە ئەمە دوو شێوەزارمان هەیە هەم سۆرانی و هەم کرمانجی ینی ئەمە بۆ هەردووکیانە بێ هەردووکیان گرنگی پێدەدرێ و دەتوانرێت لە ڕێی ئەم 1000 کەسەوە ئەم تایبەتمەندیە زیاد بکرێت و هەردوو شێوازارەکە ئێمە بتوانین بەدەنگ وەرگێڕانەکە بەدەست بهێنین. بەڵێ لە کۆبوونەوەکەیە سەرەتا بڕیار وا بوو شێوەزاری سۆرانی زیاد بکرێت بەڵام من خۆم زۆر پێداکریم کرد لەسەرەوەی کە پێویستە بەشی کرمانجی شالاک بکرێت چونکە بەشی ئاخێوەرانی کرمانجیش پێویستیان پێێتی خۆشببختانە دوای ئەوەی کە کۆبوونەوەکەمە ئەنجامدا هەفتەیە دوای ئەو وەشانی تازەی بەرنمەکانی ناو بەشی شێوەزاری کرمانجیش بۆ هاونیشتمانیانی ئاخێوەرانی کوردی کرمانجی زیادکرا و لەپاڵ کوردی شێوەزاری سۆرانی زیادکرا و بەشێکی تری زیاد بۆ هەرێمەکانی ترواتە بۆ منە لە هەرێمی کوردستان ئێمە بە شێوەزاری قساکەین و بەش خەڵکی تریژێ بۆ منە لە دەروی وڵات بە کوردی شێوەزاری سۆرانی قساکە ئەتوانن جۆینی ئەو بەشە بکەن و لێ شەوانی سوود وەربگرن بۆ لایەندێکی نزیکیشە ئینشاءالله دەست دەکەین بۆ پرۆسە و توانم بڵم کە پرۆسێکی زۆر ئاسانە ئیش و کارەکان هیچ شتێکی قورسی لەسەر نییە تەنها مەرجەکانی ئەوەیە کە پێویستە خوار تەمەەن 18 ساڵ لەبی سەر و 18 ساڵ بیت و لەگەڵەوەشە ئەو ڕستانەی کە خوێنیت و ئەو ڕستبوشانەی کە خوێنیتەوە پێویستە لەسەرت کە لە شوێنێکی هێم نابێ هیچ دەنگ و هیچ ژاوەژاوێک نەبێ بۆی بە ئاسانی ئەمە ڕۆبۆتەکان فێری زمانی کوردی بکەین کە گەشتین بە زیاتر لە 600 کاتژمێری پاکراواتە ڕاستادرا و
ئۆتۆماتیکی بەشی دەنگی زمانی کوردی زیاد دەکرێت بۆ وەرگێری گوگڵ. کاک بۆکان لە هەرێمی کوردستان بەدەر لە کرمانجی سۆرانی ئەمە گرفتێکی ترمان هەیە بۆ نمونە ئەمە چۆن یەکلای گرتەوە ینی وا هاوکارت نین وابزانام سەرێشە بۆ دروستەکەین بۆ نمونە ئێمە لۆمان هەیە بۆمان هەیە مەسەن چۆنمان هەیە کومان هەیە ینی کۆمەڵێک دەستەواژن کە هەمان مانایان هەیە بە پێی ناوچەکانی هەرێمی کوردستان فەرقیانەیە و نازانین کامیشان ستاندەرەیە کامیشان ڕاستە حەوت ڕاستە یا هەفت ڕاستە لە کاتێک ئەگەر تۆزە زانستیانە لەیەکی بێنەوە ینی تۆزێک مشکیلەیە چۆن خۆت لە مشکیلانە دەربازەکەی. بۆ بەشی شێوەزاری سۆرانی ئەوەی کە وشە و پەیوەست بێ بە بەشی شێوەزاری سۆرانی هەموو ئەو داتانە وەرەگرێت کۆمپانیای گوگڵ و ئەینێرێتەوە بۆ خوێندنەوە و بەشی ڕێنووسیش هەر وشێک بێ هەر شتێک بێ کە تۆ ئەی خوێنیتەوە دواتر هیچ کێشە و گیرفرێت دروست ناکات چونکە کەسەکە کە پێویستە بە سۆرانی شێوەزاری سۆرانی قسە بکات ئەجا وەرگێڕانەکە بۆ ئەگەر بۆ نمونە بە شێوەزاری هەورامی یان خۆی بڵێن بۆ منە بادینی ئەمانە بکەی وەرگێڕانەکە و بە سەرکەوتی بۆ ناکە ڕەنگە بۆ نمونە بەڕێنووس بۆ بنووسێت چونکە کە تۆ بە قساکەی ئۆتۆماتیکی سیستەمەکە بۆتەکە بە بەشی بەڕێنووس بۆ تەنووسێتەوە کە دەنگ قسە و کرد لە بەرامبەریا بە ڕێنووس بۆ تەنووس بەڵام وەرگێڕانێکی بۆ ناکە بۆ شێوەزارەکانی تر بەڵام بۆ شێوەزاری سۆرانی کارەکەت بۆ ئەنجامەدا. بەڕاستی کاک بۆکانیانێ ئێمە لە بەرنمەیەکی ینی زۆر ڕاشکاوم لەگەڵت ئەمە پیا هەڵدانێک نییە بۆ جەنابەت یاخود کۆمەڵێک بابەتی لە دەرەوەی ئەمانە بۆکو پشگیریەکە پشتیوانیە کە دەسەکان خۆش بێت چکە من پێشەوەی بێمە بەرنمەکە بڕاستی کۆمەڵێک فیدباکمان وەرگرتەوە بە تایبەت لە کۆمەڵێک لە کوردانی تاراوگە کە ئاشنا نەبوون بە کۆمەڵێک زمانی تریا خودداوانی ئێرە بە زمانی کوردی گرفتیان هەبووە یعنی دەڵێ و ئیشانەی جاران بە چەند کاتژمێرێک ئەمان کرد ئێستا بە 150 و کات ئەمان کردووە بە دڵنیایەوە بۆ زمانی کوردیش ئەمە بۆ دەنگەکەش زیاترە بێ ئێستا پرسیارەکە ئەمەیە ئەگەر بمانەوە یارمەتیت بدەین واتە پشتیوانت بین یا خودت هاو نیشتیمانیان بەگشتی واز لە حکوومەت و دامەزراوەکانی بێنە بەدەر لەوەی بێن دەنگیان تۆمارکەن یاخود پەیوەندی بکەن بە چۆن چ ڕێگایەکی تر پێویست بە چیە چۆن خەڵک بتوانێت لەم پرۆژەیە هاوکارت بێت لەم پرۆژە نیشتیمانیە جوانەیە. بەڵێ گرنگترین هاوکاری بۆم پرۆژە لە ڕووی معنەوی ئەوەیە کە هاو نیشتمانیان من پەیجی خۆم هەیە لە فەیسبوک نامم بۆ بنێرن کە سیستەمەکە کارا بوو هەموو ڕێنمەیەکان 100% ئەو کەسانی نامان ناردۆ بۆیان ئەنێرم کە چۆن کار بکەن دەنگی خۆیان ببەخشن چونکە بەڕاستی ئەم پرۆژە کۆمپانیای گوگڵ بەو مەرجە جێبەجێی کردووە کە بەکارهێنەری دەنگبەخشی زۆر بێ چونکە ئەگەر تۆ من لە ئێستا ئەگەر ئەو پەیمانی بە گوگڵ دراوە کە ئەوەیە کە زیاتر لە 1000 کەس بەشدار بێ ئەگەر ئێمە بۆ 2 مانگ 3 مانگ 4 مانگ گوگڵ فیدباک وەرەگرێ ئەگەر بۆ نەگاتە 200 300 ئەو کاتە گوگڵ یعنی وەک چۆن بڵێ بە چاوێکی ترەوە سی زمانەکە کە ڕەنگە گرنگی پێ نەدات چونکە ئەمە کێبڕکێکی زۆر ئەکرێت لەگەڵ زمانەکانی تر هەر زمانی کوردی زیاد نەبوو بۆ سیستەمەکە بەڵکو و چەندی زمانی تر لە هەرێمە لە وڵاتانی تر و چەندی شێوەزای لە هەموو وڵاتەکانی تر زیاد بووە بۆ سیستەمە کۆمپانیای گوگڵ بە تایبەت جەختی لەسەر زمانی کوردی کردوەوە چونکە بەڕاستی هەتاوەکو ئێستا پاڵپشتێکی ئەوتۆ بۆ زمانی کوردی نەبووە کە گوگڵ خۆی ئۆتۆماتیکی بێتە پێش و ئیش بۆ زمانەکە بەڵکو پشت بەم ئیش و کارانە بەسێ بۆ زمانانەی کە لاوازن لە ئینتەرنێتە جا لەبەرەوە ئێمە پێویستە دەست لە ناو دەست ئیش بۆ ئەم پرۆژە بکەین بۆی ئەم چۆن بەشی ڕێنووسمان جێبەجێ کرد دوای 7 ساڵ بەڵام دڵنیاتانەکەم بۆ بەشی دەنگ ئەگەر خەڵک زۆر دەنگ ببەخشێت و ئیش بکات یعنی زووتر ئیش و کارەکە کاک بۆکان باەمە لەم بەرنامەیە زۆر تەرکیز بخەینە سەرەوە با بسمیلا لێ بکەین پیجەکەت هەیە ئەگەر ناوی پیجەکەت ئەلانکەی بۆی وەکو ڕێکلامێک بێت دڵیان لای زۆربەی هاونیشتیمانیان هەیە بەڵام ئەوانش نیان زانی و پێم وایە بۆ کانجاف یان خودت تایتڵەکەی بە جوانی بڵێ با خەڵک ئاسانتر بیدۆزێتەوە بگاتە لات وە چی بکات ئەمەش هەر گرنگە لێرەوە پەیامێکی ورد ڕەنگە ئەمە زۆر هاونیشتیمانی بیبیستێ بەش نەخوان 400-500 کەس دوایان بەرنامە بە ڕێژەیەکی چەند کاتژمێرێکی باش لەگەڵ بەشدار بن. بەڵێ پیجەکەم ناوی بۆکان جافە لەوێ نامە ئەتوان نامە بنێرن کە تەنها ئەوە بنووسن دەمەوێت بەشدار بم لە بەخشینی دەنگ ئەوە بنووسن کە نووسیان من خۆم کە سیستەمەکە کاراکرا بوو هەموو هاونیشتمانە بڵاوکرا چونکە وەک پێم وتن لە ئێستا تەنها لای خۆم کارایە سیستەمەکە لەم 2 بۆ 3 هەفتەیە گوگڵ ئیش لەسەر تێکردنی داتاکانەکە بۆ بەشی سیستەمەکە و دواتر چالاکەکرێ کە چالاکرا ئەو کاتە هەمووان ئەتوانن بەرنامەکە دابەزێن و دواتر بەشی زمانی کوردی شێوەزاری سۆرانی ئەوانەی کە لە هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان پێویستە
کوردی شێوەزاری زۆرانی هەڵبژێرن ئەوانەی کە ئەوانەی کوردی تورکیان پێویستە زمانی کوردی شێوەزاری کرمانجی هەڵبژێرن چونکە کە بە ئۆتۆماتیک هەڵبژێرن ئەو کاتە بەلفوبەی کوردی بۆ شێوەزاری سۆرانیەت بەلفوبەی لاتینی بۆ شێوەزاری کرمانجیەت و ئەو کاتە دەسەکەن بە پرۆسی خوێندنەوەی ئەو ڕستانەکە ئەو ڕستە وشانەکە خوێنرا ئەو کاتە تۆ وردە ئەم ڕۆبۆتە فێری زمانی کوردیەکەی دواتر ئۆتۆماتیکی ئەو کاتە دەنگی ڕۆبۆتێکێتە سەر زمانی کوردی و دواتر لە کاتی وەرگێڕانە بتۆ بە کوردی قسەکەی ئەو کاتە ڕۆبۆتەکە بە کوردی قساکە ئەوە نییە بڵێن دەنگی شخصێک یان کەسێکە چێتە سەر زمانی کوردی بەڵکو ڕۆبۆتێک فێری زمانی کوردیەکەی و دواتریش گرنگی ئەم دەنگ بەخشینە لەوەدایە نەک بۆ کۆمپانیای گوگل بەڵک و بۆ مایکرۆسۆفت و بۆ کۆمپانە گەورەکانی تریش دەتوانێت ئالوگۆڕی پێ بکرێت و سوودی لێ وەربگرێت چونکە بە تایبەت لە ئێستا ئێمە هیچ داتایەکی دەنگمان لە تۆڕی ئینتەرنێتدا نییە بۆی سوودی لێوەرە بگرین دواتر بۆ پێشخستنی سیستەمە گەورەکان و کۆمپانە گەورەکان بەکاری بێنی بەڵام ئەمە ئەبێتە دەست پێشخەریەک بۆ ئەوەی کە ئێمە ببینە خاوەنی داتایەکی زۆر باش لە بەشی دەنگ بۆی بەکاربێنی لەلایەن کۆمپانە گەورەکانەوە دواتر پاڵپشی دەنگی زمانی کوردی بکات و پرۆسەکە زۆر ئاسانترە بێ. زۆر باش کاک بەکان پێت وایە ئێستاش ینی هاونیشتیمانیانی کورد ئەو هەستیان لابێ ئەو نیشتەمان پەروەریان لاما بێت کە بێن بەشداری بکەن لە چوار پارچەی کوردستانەوە بۆ خزمەتکردن بۆ هەوڵ و ماندووبوونانی کە تۆ داوتە لە پێناو زمانی کوردیە و ئایا ئەهەمیەتی ئەمە لە چیە ینی بۆ خەڵکی ڕوون بکەینەوە لێرە ئایا ئەمە تەنها بۆ کانجاف سوودی لە دەبینە یاخود هەر تاکێک لە کوردستان یاخود لە چوار پارچەی کوردستانە یان لە تاراوگە دەتوانێت سوود لەم پرۆژەیە وەرببینێ و لە داهاتوودا کاری لەسەر بکات. بەڵێ بۆم پرۆسێ تەنها من بۆ شخصی خۆم تەنها مانوبوونەکە بۆ من نەگەڕێتەوە بەڵکو ئەو فێربوونی زمان و شتانە بەلای منەوە گرنگ نییە من خۆم زمان نەزانم وە لەگەڵەوەشا گرنگترینشت لە ێزای ئاماژەی پێ بکەم سواز بۆ خۆی گەورەکە هاو نیشتیمانیان زۆر بە هەستێکی نیشتیمانیەوە بەشدارە بن لەم پرۆسەیە چونکە وەک ئاگادارن دەنگدانەوی زۆر باشی دروست کرۆ خەڵکێکی زۆر ئەوێ بەشدار بێت بەڵام ڕەنگە هەنێکی نەزانێت چۆن بەشدار بێت من ئەمێ ئاسانکاریان بۆ بکەم لەوەی کە لە ڕێگەی مەسجەوە لە ڕێگەی نامەوە نامە بنێرن بۆی کە لەوێوە بتوانین کە هەموو کەسەکان ئاشنا بکەین چۆن ئەم سیستەمە کارەکات چونکە لەگەڵەوەشا من خۆم سەردانی چەند زانکۆیەکەکەم بەوەی کە بتوانم بە شێوازی سیمینار سیستەمەکەیان بۆ ئاسان بکەم و بتوانن کە چۆن بەشداری بکەن هاوکاریانەکەم و لەگەڵەوەشا بەپێی کات هاوکاری ئەو کەسانەکەم کە لە ڕێگەی نامەوە نامانێرن بۆی کە بەشدار بن لە پرۆسەکە و دواتر ئێمە بتوانین دەنگدانەوەیکی زۆر باش دروستکەین وەک چۆن ڕێنووس دروست کرا بەجددی لە بەشی ڕێنووس کۆمپانیای گوگل تەنها لەبەرەوەدانی بە زمانی کوردیان ناکە هەڵقوڵاوی ئەم پرۆژە لە ناو کۆمەڵی کوردەواریەوە بوو واتە کۆمپانیای گوگل ئەیزانی هەموو گەلی کورد داوای ئەم پرۆژەکە نەک لایەنێک نەک لە بەشێک نەک لە بڵێن لایەنێکی تایبەت داوای ئەم پرۆژە بکە گوگل زۆر گرنگی بەو بوارە ئەدات بۆ ڕێنووسی دڵنیاتانەکەم گرنگی بە ناو کۆمەڵی کوردەواریەدا بووی بەشدار بن لەم پرۆسەیە بووی ئەوانیش پێیان خۆشە چونکە بەڕاستی گوگڵیش سوود لەم سیستەمە وەرەگرێکە بۆ دەنگکارە ئاکرێت و خەڵکیش بە تایبەت ئێمە پێویستە هەمومان دەستنادا و دەست لەم پرۆسەیە بەشدار بی. زۆر باشە ئێوە تا چەندێکی تر کارەکەن لەسەر پرۆژەکە و چیتر لە داهاتووە چاوەڕێمان دەکا بۆ زیادکردنی تایبەتمەندی بۆ وەرگێڕان لە گۆگڵدا. بەڵێ لە ئێستا کۆمپانیای گوگل هەفتەی لەمەوبەر کۆبوونەیەکمان ئەنجامدا لە ئێستا کۆمپانیای گوگل ئیش لەسەر داتاکان نکات واتە داتاکانی زمانی کوردی و ئەو زمانانەی تریش کە زیاد بووە زیادیانەکە بۆ بەشەکە کە زیاد بوو ئەو کاتە بە فەرمی ئێنێرێ بۆ هەموو بەکارهێنەرێک بۆی بەشدار بن لە خوێندنەوەی وشە و ڕستەکە گرنگترینشت ئەوەیە کە دوای 7 ساڵ کۆمپانیای گوگل دانی بە بەشی دەنگی زمانی کوردیان ناوە ئەوە زۆر گرنگە نابێ ئەوە لە یاد بکەین چونکە بەڕاستیەوە یەکێک لە هەنگاوە گرنگەکانە توان بڵێن لە 150 بۆ 60 پرۆژەکە تەواو بووە چونکە گوگل هەموو سیستەمی زمانی کوردی خستۆتە گەڕ لە ئێسایە لایەندێکی نزیکە ئەیبینین هەمومان بەچای خۆمان کە زمانی کوردی بۆ عێراق زمانی شێوەزاری کوردی بۆ عێراق شێوەزاری کرمانجی بۆ تورکیا شێوەزاری سۆرانیش بۆ هەرێمەکانی تر و کرمانجی بۆ هەرێمەکانی تر کاراکرێت و دەستەکەین بە پرۆژەی دەنگ ئەو کاتە ئەکەوێتە سەر شانی خۆمان لە ئێستا گوگڵ ئەوەی پێویست بێ کردوێتی بۆت ئەوەی تر ئەمێنێتەوە لەسەر شانی خۆمان ئایا چۆنەچین بەدەم ئەو داوایە کە گوگڵ کردوێتی من بێ گومان وەک خۆم بەشدارە بووم لەم پرۆسە
ئەوەشی پێم بکرێ ئەیکەم داوا لە هاونیشمانیانی شەکەم بە گرنگیەوە لەم پرۆژە بڕوانن چونکە ئەمە بۆ تاکێک نییە بۆ کۆمەڵێک نییە بەڵکو بۆ ئێستا بۆ نەوەکانی داهاتوو ئەگەتوانم بڵم کە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان یەک کەس نەمێنێت لەسەر زەویا کورد بێت سیستەمەکە بە پارێزراوی ئەمێنێتەوە زمانی کوردی لە ناوچوون ئەپارێزرێت بۆی نمونەیەکە بۆ باسکەم یەکێ لە ئەندازیارەکان ئاماژە بەوە کردکە وتی سەردانی گوندێکمان کرد لە وڵاتی هندستان گوندەکە 29 کەسی لێما بوو لە 29 کەس لەو زمانی کە قسان پێکرد مابوونەوە ڕۆشین بۆیە دەنگمان لێ وەرگتن نزیکەی 700 کاژمە دەنگمان لێ وەرگتن بۆی ئەو زمانە دوای ئەو 29 کەسەش بمێنێتەوە بە پارێزراوی جا لەبەرەوە ئێمە پێویستە بۆ زمانی کوردی ئێوەش بە هەمان شێوە ئەو ڕێسکەیە بگرنەبەر هاوکارمان بن لەم پرۆژەیە جا داوا لە هەموو هاونیشتمانیانەکەم بەبێت جیاوازی بەشدار بن لەم پرۆژە نیشتمانیا بۆی هەمومان ببین بە خاوەنی بەشی دەنگ و دواتر وەرگێرانی پێ بکەین لە ڕێگەی دەمەوە وڵی بەڕاستی کاک بۆکانیانی ناوێرم قسە بکەم ئەزانم ئینشەڵا قسەکانم نێگەتیو نین جەناب سار نابیتەوە هەمومان پشتیوانین بەس بەڕاستی خەریکە ینی سرم سوڕامێنە یعنی ئێمە پێویستمان بە 1000 کەسە ینی بەس زانکۆیەک بە نمونە وەربگرین لە زانکۆکانی هەرێمی کوردستان ڕەنگە سەرو 10,000 هەنێکیان زانکۆکان گەورەکان 10,000 5,000 خوێندکاریان هەیە ینی هەر زانکۆیەک 102 خوێندکارەکانی لەگەڵت بەشدار بن 102 ئەوەندە دەنگت بۆ دێ ئەوەندە پشتیوانیت بۆ دێ گۆگڵ هیچ کات پەشیمان نەبێتەوە لەوەی کە پشتیوانی وەروا متمانی بە تۆ کردوانی هیوادارم بەڕاستی ینی وەکو باست کرد بەس ماندووبوون بۆ تۆ ینی نازانم من بڵێم چی لەم پرۆژەیە ینی بەڕاستی هاو نیشتیمانیانی بەڕێستکایە پشتیوانی ئەم پرۆژە نیشتیمانی کاک بۆ کانجاو بن بە گرنگیەوە سەیری بکەن چکە بەڕاستی هەتاوەکو نەچیتە ناو کۆمەڵێک بابەتەوە ڕەنگە ڕۆژێک پێویست بەم پرۆژەی کاک بۆ کانجاو 1000 جا بڵێ خۆزگە ئەو کاتە من پشتیوان بوومایە بە وشەیەک بە دێڕێک بە چەند بابەتێکی تر کاک بۆکان بەدەر لە بابەتی دەنگ بە زۆر جار ڕەنگە بۆی دەست بگاتە کۆمەڵێک داتا کۆمەڵێک زانیاری ڕەنگە پێویست بە سەفەرکردن بێ جا لە ناو خۆیان لە دەرەوە چۆن پێویست بە چییە چه جۆرە هاوکاریەکی پشتیوانیە گرنگە بۆ جنابەت بۆ ئاسانکاری بەتابێت بۆ سەفەرەکانی دەرەوە و ئێمە بتوانین مەسەرەن هاوکار بین و کەسانێک بیانەوەی هاوکاری جەنابەت بن بتوانن کاراسانیت بۆ بکەن ڕەنگە زۆر جار پشتیوانێکی معنەوی بەتابێت بۆ سەفەرەکانی دەرەوە بۆ کەسانی دەرەوە ئاسان بێ بەڵام لێرە بۆ ئێمە گرفتەوە نەتوانین سەفەرکەین بەڵێ سەبارە بۆ بابەتە لە ڕابردوودا وە دڵنیاشم لە داهاتوە ڕوادام شتانە لە ڕابردووە من بانگێژی کۆنفرانسی 5G کرام لە وڵاتی بەریتانیا نەمتوانی ڤیزە وەرگرن بە بۆنەوەی کە ڤیزەم نەبوو و داوام نەکرد بەڵام کاتەکەی زۆر کەم بوو و لەگەڵەوە سەردانی ئەوایە سەردانی سنگافورم بکرد لە ڕابردووە بۆ کۆمپانیای گۆگڵ بە هەمان شێوە و چەندی شوێنی تریش داوای ئەویان کردووە کە سەردان بکەم بۆ وڵاتە بەڵام بۆ نەی ڤیزەوە نەمتوانیوە وە لە داهاتووشدا دڵنیا دەکەم ئەمە ڕوو ئەدات جا لەبەرەوە ڤیزە زۆر گرنگە لەم کاتیاوە لەگەڵەوەشە بە تایبەت پاڵپشتی مادی زۆر گرنگە من بۆ خۆم ئەمێ ئەم پرۆژە بە شێوەیەکی زۆر باش تەواو بکرێەوە گرنگترینیشت بەلای منەوەیە کە ئەم پرۆژە هەومان سووتی لێوەرگین بەدەن لەوەی کە شتێکی نەتەوایەتە دڵنیاتانەکەمە شتێکی خێریشە هەر کەسێک وشەیەک ببەخشێت هەر کەسێک وەکو خوێن بەخشن وایە تۆ ئەچی لە کەسێک نەخۆشە یان کەسێک پێویستی بە خوێنەیە تۆ دەنگە بە ئەچی خوێنە بەخشیت ئەمەش دڵنیا دەکەم لە ئاستی وایە کە ئەچیت وشە ئەبەخشیت دەنگی خۆتە بەخشیت بەوەی کە من ئەمێ ئەم ڕستە بخوێنمەوە ئەم وشە بخوێنمەوە کە تۆ ڕۆبەتە فێری زمانەکەی وەکو مامەسایەک وای ئەم ڕۆبەتە فێری زمانی کوردیەکەی و دواتر ئەم دەنگەی تۆیە ڕۆبۆتێ وەرێگرێت و لە دەنگ بەشی دەنگی وەرگێری گۆگڵ و بەشەکانی تریش دائەندێت و ئەو کاتە گۆگڵ کە هەر کەسێک وەرگێرانی تیاگر بە ڕێگەی دەنگ ئەو کاتە دڵنیا دەکەم خێریش بۆ تێوێت و لەگەڵەوە شاشتێکی نەتەوایەتیشە ئەتوانم بڵێم کە ڕێنووس خەڵک بە چاوێکی ترەوە سێرێ کرد کە ئایا ڕێنووس جێگیر بگێت لە وەرگێری گوگڵ چی ڕۆدا بەڵام بینیما کە دەنگدانەوەی زۆر باشی وەرگوت لە ئێسایە دڵنیا بە مامۆسای زانکۆ و دکتۆرا و ماستەر و هەروە خوێندکار و هەمووی لە وەرگێری گوگڵ توێژینەوە ئەگات ئەوەی کە پێویست بە بگۆڕێت بەشێکی کەمەکە تۆ دەستکاریەکەی جا لەبەرەوە دەنگ زۆر گرنگە تۆ کەسێکی بیانی بە من هاوڕێمە بووە کە هاوڕێمە بووە لە ڕێگەی تویتەر لە ڕێگەی فەیسبوک وانە نامی بۆ نێراوەکە ئایا ئێوە هەستان چۆنە لە یابان لە هندستان لە وڵاتانی تر نامی بۆ نێراوە ئایا هەستان چۆنەکە ئەم زمانە دانراوە بەبێەوەی تۆ ئەسڵەن ئاگاداری ئەو وڵاتە و کردێت کە زمانەکەم بوو نییە بەڵکو ئەو ئۆتۆماتیکی وەرێگرێت ئەمە کۆمەلگا ئەکاتەوە ئەمە خەڵکە کاتەوە لەگەڵەوەشە تۆ سبەی لە داهاتوە کەسانێک سەردانی ئەم وڵاتاکەن لە ڕێگەی
دەنگەوە تۆ قسە لەگەڵ ئینگلیزیەکەکەی بەریتانیەکە ئەڵمانیەکەی فەڕەنسیەکەی هەر زمانێکە لەنا وەرگێری گوگل هەیە تۆ بە کوردی قسەکەی ئۆتۆماتیکی وەرگێڕان و بۆکە ئەو بە ئینگلیزی بە عەرەبییان بە فەڕەنسی قسەکە ئۆتۆماتیکی کاتەوە بە کوردی ئەمە شتێکی زۆر زۆر توان بڵم ئەمە خزمەت بە کۆمەڵی خەڵکو و وەروە خزمەت بە زمانی کوردیەکە ڕاستە وەرگێڕانی کتێب ڕاستە بۆ منە نووسینی وتار ئەم شتانە سوودی هەیە لە ناو ئینتەرنێت بنووسێ بەڵام گرنگترین شتەوەی ئەمە هەنگاومان ناوەتە ناو تەکنۆلۆژیاوە ئێمە پێویستە دوان نەکەوین لەوەی کە وڵاتانی تر ئەیکەن بەداخەوە زمانی عەربی زیاتر لە توان بڵێم 14-15 ساڵ ناوەرگێری گوگل بوونی هەیە بەڵام زمانی کوردی ئەم ساڵ دانرا ئەمە خۆی لە خۆی ئەوە گەێنێکی ئێمە کەمێ دواکەوتوین جا لەبەرەوە ئێساش درەنگ نییە ئەم جۆرە پرۆسانە پێویستی بە هەوڵ و ماندووبوونی خۆتە بەشدار بیچەنی هەستێنەتەوەتی و جا لەبەرەوە زۆر گرنگە هاونیشتمانیان بە گرنگی و لەم پرۆژە بڕوانە. بەڕاستی کاک بۆکان من خۆم کە بەکارم ئەهێنا ینی وەرگێڕانی گۆگڵ ئاواتە خواز بووم وەکو زمانەکانی تر بتوانم بە دەنگیش بەکاری بهێنم ینی ئەوەندە سوودم لێ بینیوە و دڵنیام لە داهاتووشدا ئەم پرۆژە گەر بە تاوا بگەێنرێ کەسانێکی زیاتر سوود لێبین زۆر دەستخۆشیت لێکەم و دا لە لایەنە پەیوەندیدارەکانەکەین لە کەسانی وەکوتی خێرخوازەکەین با لە لایەنە زانستیەکەشا ئێمە هاوکاری ئەو کەسانە بکەین یعنی فیزیک کەمترین شتەکە بۆ کاک بۆکان بکرێ بۆ ئەوی هاوکاری بکرێ بەشداری لەو کۆنفرانسانەیە بکرێ کە لە دەرەوەی وڵات ئەکرێ کاک بۆکان ئێمە لە کۆتا پەیامتە ئەمانەی بزانین چ پەیامێکت هەیە چیت ماوە گەر بیڵیت وەکو کۆتاشت لە بەرنامەی ئەمڕۆماندا. وڵا پەیامی من یەکەم ئەوەیە کە داوا لە هەونیشتمان نەکەم بەشدار بن لەم پرۆژە نیشتیمانیە و دووەمیش دڵنیاتانەکەم چەندین دەستکەوتی گرنگی تر نزیکە بۆ زمانی کوردی لە ئەندێکی نزیکە بە چاوی خۆمان نەبینین وەک پێشتر ئاماژەم بەوە کرد کە زمانی کوردی بۆ زۆربەی بەرهەمەکانی گوگڵ زیاد دەکرێت لە چەند هەفتەی ڕابردووە بەشی دۆکۆمنت کاراکرا بۆ زمانی کوردی بەشی وەبسایت کاراکرا بۆ زمانی کوردی و لە ئایندەشە بۆ جیمێڵیش و بۆ چەندی بەرهەمەکانی گوگڵ زیاد دەکرێت و بۆ تویتەری زیاد دەکرێت کە پشت بە وەرگێری گوگڵە بەسرێت و لەگەڵەوەشا چەندین بەشی تر هەیە زمانی کوردی زیاد دەکرێت بۆی بەدڵنایەوە تەنها کات ماوە لەسەری ئەوەی کە ئیشی تیاکەن و بۆی بە فەرمی بیناسیێن بەڵام گرنگترینیشت بەشی دەنگە لە ئێستا ئێمە داتامان نییە بۆ دەنگ ئەبێ ئەو داتایی کە گوگڵ داوایەکە جێبەجێ بکەین و دواتریش وەرگێری گۆگڵ و کۆمپانیا گەورەکانی سوودی لێوەرەبن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک بۆکانجاف دامەزێنەری کۆمەڵەی گۆگڵ کراود سۆرس لە عێراق و هەرێمی کوردستان کە لەم تەوەریە لەگەڵ مامووی سەرکەوتوبی بە هیوایەوەی هاونیشتیمانیانیش بە گڕوتینێکەوە لەگەڵ کاک بۆکانجاف پشتیوان بن هاوکار بن تاوەکو پرۆژەی وەرگێڕانی دەنگی بۆ زمانی کوردی سۆرانی و کرمانجی لە گۆگڵ زیاد بکرێ و ئێمەش زمانەکەمان بە زیندویەتی وەروەها جۆرێک لە جۆرەکان زەمان بکرێ لە ناو تەکنۆلۆژیایە بمێنێتەوە سپاس بۆی و یازیزانیش کە تا ئێستا لەگەڵمان مانەوە مێ دەکەین ڕگە و بابەتەکانی ئەمڕۆ جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت توانی بێتمان پەیامێک هەروەها سوودێک بێ عزیز بگەین. خواتان لەگەڵ.